بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێ خۆشەویستان لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان بەڕێوە دەچێت. ئەم کۆنگرەیە ئامادەکاریەکی باشی لە هەر 12 مەڵبەندەکەی کۆمەڵی دادگەری بۆ کراوە تاوەکو گەیشتۆتەم قۆناغەی کە بەیانی تێدا بەکردداری دوو ڕۆژی کۆنگرەی تێدا بەڕێوە دەچێت. لە شێوەی دیبێتێک ئەم شەو لەگەڵ بەشێک لە ئەندامانی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە باس لە پێش کۆنگرە دەکەم، باس لە کارەکانی نێو کۆنگرە دەکەم، باس لەو چاوەڕوانیە دەکەم کە ئەندامانی کۆمەڵی دادگەری هەیەنە لە کۆنگرەی پێنجەمی حیزبەکەیان. ئەم کۆنگرەیە لە کاتێکدا بەڕێوە دەچێت کە بارودۆخی ناوچەکە بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستانیش تێیدا بە دەرنیە لە کۆمەڵێک گۆڕانکاری. ئایا ڕوئیایی سیاسی کۆمەڵی دادگەری لە دوای کۆنگرەی پێنجەمەوە بەرەو چێ دەڕوا و ئاستی چاوەڕوانیەکانی ئەندامانی کۆنگرە لەم گۆڕانکاریانەی کە لە نێو پەیڕەوی ناوخۆدا دەکرێت بە چه ئاراستەیەک دەبێت. بە خێراتنی میوانەکان دەکەم بەڕێز فاروق محەممەد زۆر بەخێربەی و زۆر بەڕێز ڕێبوار حوسێن زۆر بەخێربەی و زۆر بەڕێز کاک عەبدولحەکیم زراری بەخێر بێن. ئەمڕۆ ماندوو بوون بەڵام پێویستیشە کە هەم ئەوانەی کە چاوەڕوانی کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەرین و هەم ئەندامانیش بەشێک لەو زانیاریانیان پێ بدەین کە حەزیان لێ بزانن داخۆ کۆنگرە سبەینێ بە چه ئاراستەیەک داڕوە و ناوەڕۆژی کۆنگرەکە چیە. مامۆستا فاروق لە جەنابتەوە دەست پێ دەکەم. بێگومان سبەینێ بابەتی کردداری فعلی کۆنگرە دەست پێ دەکات. ئەجینا لە مێژە ئەو لیژنەی کە ڕاست پێدرایە لە بۆ ئامادەکاری و هەڵبژاردننی ئەندامان لە بۆ کۆنگرە دەست بەکارە. دەمەوێت باسێکی پێش کۆنگرێ بکەین، باسێکی ئەو وردەکاریانەمان بۆ بکەین بە تایبەتی ئەو چاوەڕوانەیە کە ئەندامانی کۆمەڵ بەشداریان لە کۆنفرانسە ناوچەیەکاندا هەبووە. بەناوی خوای گەورەی میهرەبان سوپاس بۆ جەنابتان و سڵاو بۆ بیرانی کەناڵی ئاسمانی هەیە. دیارە ئێمە لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان بە فەرمانێکی ئەنجومەنی باڵا لە 16/4/2025 دەستمان بەکارەکانمان کرد بۆ ئەنجامدانی لێدانی کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری و لەو سۆنگەیەوە ئێمە لە پێی خشتۆ بەرنامەیەکی چڕوپەر هەستاین بە ئەنجامدانی کۆبوونەوە گشتەکان لە سنووری سەرجەم مەڵبەندەکانی کۆمەڵی دادگەری لە هەر 12 مەڵبەند. بێگومان جگە لە مەڵبەندەکان هەمووانێک کە لە سنووری ئەوەدا لە ڕێکخراوەکان لە باوڵێن مەکتەبەکان هەرچی لەو سنوورەدا بوون هەمووانە کە بەشدار بوون لە کۆبوونەوە گشتیانەدا. بەو ڕێژەی کە دوجار ئەنجومەنی گشتی کۆمەڵی دادگەری کە دەسڵاتی فراوانە لە سەر و سەرکردیانی شەوێ کە ڕێژەی ساگاندانا و ڕێژەی ئەندامانی کۆمەڵوانی کە هەر ئەنجومەنێک هەر ڕێکخراوێک بە چەند ئەندام بۆی هەیە ئەندامی سەرخا بۆ کۆنگرە. بەڵێ بەپێ و ڕێژە و بەرنامە پلانێکە دانرا بوو کۆبوونەوە گشتەکانمان نەمایشی دیاریکراوە ئەنجامدا و لێ هەموو چین و توێژەکان هەموو ئەنجومەنەکانی وێرانی خۆیان بۆ ئەندامی کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری سەرخست. ئەوەی کە جێگەی تێبینی و کە واماوەی خۆشحاڵی بوو کە ئەندامان لە سوودەکانە بە چڕپۆریەوە بە گەرموگۆریەوە لە کۆبوونەوە گشتەکان کرد و ئەوان بەردەوام یعنی ئومێدێکی گەورەیان لەسەر ئەم کۆنگرێ هەڵچنیوە و بێگومان چاوەڕێ ئەوەن کە سبەین و دووسبەی ئەندامانی کۆنگرە تێیدا بە گفتوگویەکی با بڵێن بنیادنەرانە و بە گفتوگویە کە لە پێناو ئایندەیەکی باشتر بۆ کۆمەڵی دادگەری بتوانین بەرنامە پلانەکانی کۆنگرە بەڕێوە بچێ و دوجار کۆمەڵ بە کۆمەڵێکی کۆنگرە بە کۆمەڵێک ڕاستپەرۆپلانێکی باش. ئەوانی کە بەشداری کۆنفرانسی ناوچەیەکانیان کردو بێگومان بە پلەبەندی حیزبی بەشداریان کردووە. دەمەوێت ئاستی چاوەڕوانی ئەوان لەم کۆنگرێدا چی بووە؟ ینی ئێوە بەرکەوتوی ڕاستی خۆتان هەبووە لەگەڵ بەشێکی هەرە زۆری ئەندامان ئەوەی کە بەشدار بووە لە کۆنفرانسە ناوچەیەکان. تمۆحیان چییە؟ دەیانەوێت لە کۆنگرەدا چ گۆڕانکاریەک بکرێ؟ بەڵێ خۆشبەختانە ئەندامانی کۆمەڵی دادگەری تا ئەندازێکی باش هەم گەرموگۆڕن هەم هۆشیارن و دەزانن کە کۆنگرە بەرزترین دەسەڵاتە لە ماوەی 4 ساڵ جارێکە دەبەستێت لە ماوەی دوو کۆنگرەدا کۆنگرە بەرزترین دەسەڵاتە بۆی ئەوان ئومێدیان بەوە هەبوو کە کۆمەڵ بتوانێت لەم کۆنگرێدا جۆرێ لە جۆرەکان خۆی نوێ بکاتەوە و
بە جۆرە بێت کە لە ئازی گۆڕانکارەکانی ناوچەکە و قۆناغ و سەردەمەکەدا بێت بۆیە ئەوان خوازیاری ئەو بن کە ئەو ڕۆژی کە بۆیان دیاریکراوە بتوانن بە سەرکەوتوانە بێنە پێشەوە بێنە ناو کۆنگرەوە بۆی لە کۆنگرە بتوانن جێپەنجەی خۆیان دیاریکەن لەو نەخشەڕێگایی کە کۆمەڵ بۆ 4 ساڵی ئایندەی خۆی با بڵێن دایڕێژێ و ڕێکڕێژی دەکا بۆیە توانین بڵێن ئەمە ئەومان پێ دەڵێت کە ئەم کۆنگرەی کە سپێن و دووسێ دەبەستێ چاوی ئەندامانی کۆمەڵی لەسرە و ئومێدیان پێ هەڵچنیوە وەجگە لەوە توانین بڵێن خەڵکی کوردستانیش بەگشتی ئەتوانین بڵێن چاودێری ئەم کۆنگرەیە دەکا چونکە کۆمەڵی دادگەری و لێشێکە لە حیزبە سەرنجەکانی گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان و هەمیشە خەڵک چاوەڕێی با بڵێن هەڵوێست و کار و کردەوەکانی کۆمەڵە و کۆنگرەش وێزگەیەکە بۆ نوێبوونەوەی بۆی جارێکە بە گڕتوونێکی زیاترەوە بێتەوە گۆڕەپانی خەبات و تێکۆشانەوە زیاتر خزمەتی چین و تۆژەکانی کۆمەڵ بکەین بۆیە توانین بڵێن ئەندامانی کۆمەڵ و هەمیش خەڵکی کوردستان بۆ ئومێدەوە یاخۆڵەن چاوەڕوانیان هەیە چاودێری کۆڕانکاریەکان و با بڵێن گفتوگۆکانی نێو کۆنگرەی کۆمەڵی دادگەریەکان کە لەم دوو ڕۆژەی داهاتوە بڕێدەچێت. مامۆستا ڕێبوار ئەگەر ئیزافەیەک لەسەر قسەکانی ئەو هەبی دواتر لەگەڵ ئەوەی کە هەر یەکەتان لە ناوچەی جیازیە لە لیژنەی ئامادەکاری کۆنگرە بووینە دەڤەری پشدەر بیتوێن دەڤەرێکە کە یعنی بەڕاستی تێدا ئەگەر ینی دروست بێ قسەکەم وە غەدر لە دەڤەری دکەنەکەم دەڤەرێکە کە ئیسلام خوازە لە دێرینەوە و هەمیش چاوەڕوانی باشتر لە کۆمەڵ دەکەن لەو ناوچەیە قسەیەک لەسەر ئیزافەکانی ئەوم لەگەڵ پرسیارەکەی من. بەڵێ بەنای خوای گەورە میهرەبان سلااو لە بینەرانی بەڕێز خۆشەویستی کەناڵی ئاسمای پێیان سلااو لە تەواوی کوردستانانی خۆشەویست لە هەر شوێنشی جیهان ئێمە دەبینن. سواز بەخوای گەورە ئێمە ئامادەکاریەکانمان وەکو لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە بەباشی بەڕێوە چووە ئێستاشکە لە هۆڵی کۆنگرەکەین سواز بەخوای گەورە ئیشەکان باش سەری گرتووە و چوونەتە پێشەوە ومێدمەوە کە ئیشاڵا سپێنێ و دووسبەی کۆنگرێکی باش بەڕێوەبەرین ئەو دوو ڕۆژە میوانی هەولێری خۆشەویستین پایتەختی کوردستان خۆشحاڵین کە ئەم جارە لە هەولێری پایتەخت ئەم کۆنگرەیە بەڕێوە دەچێت دیارە قسەکانی دکتۆر فاروق شتی باشی باس کرد وەشتی جوانی باس کرد و ئەوانێکە وەکو دەڵێ بابەتەکان بوون باسکرا وەکو سەرنجێک لەسەرەوەی پێشەکەی کە جەنابەت باسی مەڵبەندەکانت کرد وەکو دکتۆر فاروق باس کرد کە تەنها مەڵبەندەکان نەبوون وەکو ڕێخستن بەڵکو مەکتەبەکانیش ئێمە کۆمەڵی مەکتەبمان هەیە کە بڵێن هاوئاستی مەڵبەندەکانن ئەوانش بایخۆیان کە کۆڵەکە ڕێکخراون لە ناو مەکتەبەکاندا بە پێی بەش و حیسەی خۆیان بەشدارن لە ئەم کۆنگرێدا کردووە. بۆیە ئەوەی کە دکتۆر فاروق باسی کرد من ئیزافێشی ئەو تۆم نییە کە بڵێن باسیکەین تەنها ئەوەیەکە ئێمە وەکو لیژنەی ئامادەکاری کۆنگرە دەرفەتی یەکسانمان ڕەخسان بۆ تەواوی ئەندامان لە ناوچەکاندا ئێمە نەبووین بە بەشێک لەوەی کە لانگری بۆ شتێک بکەین ئێمە دەرفەتی یەکسانمان بۆ تەواوی ئەو ئۆرگانانە ڕەخسان کە لە کۆبنەوە ئەوانەی کە نوێنەری خۆیان دیاری دەکەن. بەڵێ بۆ وێنە ئێسمە لە کۆمەڵک شوێن دەچوین مافیەوەی هەبوو کە دوو ئەندام هەڵبژێرن بەڵام 5 کەس خۆی هەڵدەبژارد 6 کەس خۆی هەڵدەبژارد ئێمە وەکو لیژنەی باڵا بە شێوەیەکی ئازادانە دەرفەتی یەکسانمان دەڕەخسان بۆی کە کەسێک بێتە پێشەوە و هاندەر بووین بۆی کە ئەو چێ بڕچەیە چیتان تێدا خوێندەوە ئەوەی کە دەیەوێت بێتە کۆنگرە مەبەست بەشداری ئەوەی ئەندامێک بەشدارە لە کۆنگرە یاخود چیت کە دەخوێندنەوە دیارە ئەندامی کۆنگەر و دوو تەفاروقش ئاماژ بێکرد ئەندامی کۆمەڵ سواز بەخوای گەورە ئەندامێشی چەند سیفەتێکی هەیە کە ڕەنگە سیفەتەکان لە ئەندامانی کۆمەڵدا تایبەتمەندی هەیە بۆ خودی حیزبێکی وەکو کۆمەڵ کە ئەندامەکانی سواز بەخوای گەورە خەڵکی دڵسۆزن هۆشیارن و خەڵکانەکەن کە بە فیعلی دانەوێت لە ڕەنگڕێژکردنی ئایندەی حیزبەکەی خۆیاندا دەستیان هەبێت قسەیان هەبێت چونکە دەزانن کە ئێمە لە کۆبوونە گشتەکاندا ڕاستە وەکو دەڵێ پەیامەکانمان دەگەیاندن بەڵام پەیامی ناو هۆڵی کۆنگرە فەرقی هەیە لەگەڵ پەیامی ناوخۆی لە ئۆرگانێکە تێیدا وەکو دەڵێ قسە دەکات. ئیزافەیەک بۆ سەر قسەکانی کاک دکتۆر فاروق ئەویش بریتی بوو لە ڕاپرسی کە ئێمە بەشێک بوو لە
بابەتەکانمان لە ئەنجامدانی کۆبوونەوە گشتەکان کە ئەنجاماندا ئەو کۆبوونەوە بەڵێ حەزم لێ دواتر باسی ڕاپرسیەکە بکەم چکە گرینگە لەم و ئەوەی کە لە کۆنگرس بینی ڕەنگە ئەندامانیش چاوەڕوانی ئەویان هەبی کە ئەو ڕاپرسی ئەندامان بەچی گەیشتووە دەمێ ئەو ڕێژەیە ئەو دابشکاریە بزانم لە جیاوازی نێوان ئۆرگانەکان بۆ نمونە ئەوەی کە ڕێخستنە ڕێژەیەشی لە بۆ دیاریکرایە کە کەسێک بنێریتە کۆنگرە و ڕەنگە چیلی دیگە هەیە ڕێژەکە کەمتر ئەمە لەسەر یعنی چمە بنایەک و ئەساسێک دانرا ئەندامگیرە هەمانە ئەندامگیر نییە بۆ قەرەبووکردنەوەی ئەوەی کە ئەندامی زۆرە بۆینە ڕێخستن بۆ خۆتانزانن کە بەرپرسی ڕێخستن هەیە دوایی دابش دێ بۆ پۆل و بازنەوە بۆ خواردتر بەڵام ڕەنگە لە ڕێکخراوەکاندا ئەو بابەتە نەبێت بۆینە لە ڕێکخراوی قوتابیان لە ڕێکخراوی لاوان لە مامۆسانی ئاینی لە بڕۆنامە باڵاکان کە ئەوانە تەندروستکاران ئەوانە فیەکی دیاریکراون بەشێکی دیاریکراون ڕەنگە ڕێخستنێکی خواتریان نەبێت کە ژمارەیەکی زۆر بتوانێت ئەم ئۆرگانە دروستکات بۆیە ئەم جیاکارێ لەسەر ئەساسی ئەندامگیر دانراوە پێی ئەو ڕێژەیە بۆ وێنە مامۆستانی ئاینی لە 5 کەسێک یان لە 6 کەسێکیان سەردەکەوت بەڵام بۆ ڕێخستن بۆ پێگەی مامۆستانی ئاینی کە هەندێک شتێک وەک پێگە دانراوە یاخود بۆ یاساناسان ڕێژێشی کەمتر بوو بۆ تەندروستکاران ڕێژێشی کەمتر بوو بۆ ئەوانەی کە بڕۆنامە باڵان هەیە وەژۆکو ڕێزگرتنێک بوو لە ئەو کەسانێک کە لە بواری بڵێن زانکۆ پەیمانگاکان پلە و ئەویان هەیە کە خاوەنی بڕانای باڵان وەکو ماستەر وەکو دکتۆرە ئەوانەش ڕێژێکی دیاریکرایان بۆ دانرا بوو کە بەراورد بە ڕێخستن جیاوازیان پێکرا بوو لە خوشکان بە هەمان شێوە لە دەقەکاندا بە هەمان شێوە بۆ پرسیاری جەنابیشت کە باسی دەڤەری پشدەر بتوێنێت کرد دیارە ئێمە وەکو ئەندامانی لیژنەی باڵا خۆمان بە نوێنەری هەموو شارەکان دەزانین لەبەرەوەی کە ئامادەکاری کۆنگرەی هەموو حیزب بووین بڵێن ڕاستە ئێمە ڕەنگە لە دەڤەری پشدەر بتوێن بین کاکتۆر لە سلێمانی بێت کاک مامۆستاشین لە هەولێر بێت برای دیکەمان هەیە لە دهۆکەوەیە ئەو ناوچەیەکرێک کە لەوەی ینی دادگەریەکەبی لە لیژنەی باڵا هەموو ناوچەکانی تێدا چەکانی تا ڕادەیەک تێدا بوو لە هەڵەبجەوە تا سلێمانی تا دادهۆک تا پشدەر بتوێن هەولێر هەموو بەشەکانی تێدا بوو بەڵام ئێمە لەبەرەوەی کە ئامادەکاریمان دەکرد بۆ کۆنگرێشی حیزب ئێمە سەرپەرشتیاری کۆی ئامادەکاری حیزب بووین بۆ ئێمە نوێنەری هەموو شارەکان بووم ڕاستە بڵێن لە دەڤەرەکەی خۆما بووین بەڵام ئێمە بەرانی دیکەش بە هەمان شێوەکە بڵێن خۆیان بە ئەوەی یەکشوێن نەدەزانی لەبەرەوەی کە ئەندامی کۆنگرە لە هەر شوێنێک هەڵدەبژێریێتەوە ئەو هۆڵە کە پێ دەوتێ هۆڵی کۆنگری پێنجەمی کۆمەڵ دادگەری کوردستان سوپاس بۆ خۆی گەورە ناوچەکەش ناوچەیەشی ئەوکو بۆ خۆش باس کرد ئەلحەمدولیلا بەبەرەکەت کاک عەبدولحەکیم حسێن باسی کاگڕیبەر باس شتێکی کرد کە ئەویش ئەو فۆرمە ڕاپرسیە بوو کە لە نێو کۆنفرانسە ناوچەیەکاندا لیژنەی باڵا بەسەر هەموو ئەندامان تەنها ئەندامانی کۆنگرەنە دابەشی کرد و ڕای خۆیان باس کرد باسیێشی ئەو ڕاپرسیم لێ بکە لەگەڵ ئەوەی کە کەواتە لە نێو کۆنگرە ئەگەر بە حزوری فیزیکی نەبی ئەندامانی کۆمەڵ حزورێکی دیکەیان هەویش ڕای خۆیان گوتووە لێرە لە نێو کۆنگرەیەک لای دەکرێتەوە باسیێکی ئەوم بکە بەناوی خوای بەبەزەی بەخشندا سڵاو ڕێز بۆ بەڕێستان بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بۆ بەتایبەتیش بۆ ئەندامانی کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان سەرەتا پێم خۆش ئەگەر لێ بدون دەکەم کە تعبیرێک هەوزم تۆزێک پێویستی بەڕاستکردنەوەی هەیە کە ئەویش کۆنفرانسی ناوچەیی ئاماژە پێدان کە کۆنفرانسی ناوچەیی نەبوو کۆبنەوە گشتیەکان بوو جیاوازی ئەم کۆنگرەکانی کۆنگرەی پێشوو لەوەدایەکە جاران لە کۆنگرەی پێشوو بەسی قۆناغ کۆنگرە بەڕێوە دەچوون قۆناغی کۆبنەوە گشتەکان قۆناغی کۆنفرانسە ناوچەیەکان ئەو جا قۆناغی سێم کە قۆناغی خودی کۆنگرە بوو بەڵام ئەم جارە لە کۆنگرەی پێنجەم بە دوو قۆناغ ئامادەکاریەکان دەستی پێکرد کە ئەویش یەکەمیان قۆناغی کۆبنەوە گشتیەکان بوو دواتر بەبێ کۆنفرانسی ناوچەیەکان بۆش بۆی کە زەمان ما بۆ بگەڕێتەوە بتوانین ئەو کارانێک کە لە کۆنفرانسی ناوچەکان دەگوزەرا تەحویلی ناو کۆبنەوە گشتەکان کەین و بڕێکیان تەحویلی ناو کۆنگرە ئەگەر کۆنفرانسی ناوچەییش نەکرایە لە کۆبنەوەی گشتی قەرەبووی ئەو بابەتە کرایەوە کە پێشتر هەبووە بەڵێ وەکرە
وشکوتمان شەڕی زەمان کرایە کە بتوانین زوو بەسەر ئەو درێژخایەنەدا زاڵ بین و بتوانین بە شێوەیەکی کورتخایەن بتوانین داخلی ناو کۆنگرەی بین. سەبارەت بە فۆرمی ڕاپرسی خاڵێکی تری جیاوازی ئەو کۆنگرە لەگەڵ کۆنگرەکانی پێشەوەیە کە ئەو جاران لەناو کۆبنەوە گشتیەکاندا فۆرمیش ڕاپرسی پێشکەشکرا. ئێمە دەبێت ئەوە بزانین کە ناوەڕۆکی کۆبنەوە گشتی خۆی لە چی دانیماژ دەکرد، چی لە هەک بەدا بوو، چی لە هەناودا بوو، بخۆ دوو ڕەگەزی زۆر گرنگ کە پیاد دەکران. ئەوانش یەکەمیان مەسەلەی پرۆسی هەڵبژاردن بوو بۆ دیارکردنی نوێنەرانی ئەندامانی کۆنگرە لەسەر جەم چین و توێژە جیاجیەکانی ئۆرگانەکانی حزب. دوای کە پرۆسەیە کە باکام گەیشت ئەندامان هەڵبژێردران نوێنەری خۆیان نوێنەرەکان دیاری کران بۆ ئەندامەتی کۆنگران، ئەو جا فۆرمێکی ڕاپرسیش بەسەر ئەو خەڵکە دابەش کران. ئەوش بەڕاستی ئەوش بە زەرور زاندرە کە خەڵک دوای 4 ساڵ کۆمەڵێک تێبینی، کۆمەڵێک سەرنج، کۆمەڵێک وەکو دەڵێ چاوەڕوانی، کۆمەڵێک ئینتیباع هەستەگاندێکی بۆ دروست دەبێتن لەکوێ ئەو تەنفیسەی بۆ بکرێتەوە، لەکوێن دەرێ ئەو سەکویەکە بێ کە بتوانێت ئەو ڕایەکانی خۆی تێدا دەربڕێ. بەڕاستی وەکو لیژنەی باڵان ئەومان بە پێویست زانی کە پراوێزێک، سەکۆیەک، محەڵتەیەک هەر ناوێکی لێ دەنێ بۆ ئەو خەڵکی خۆمان بکەینەوە کە چکە دوازار بەڕاستی حزب عیبارەتە لە ئیرادەی گشتی قاواعدی خۆی، لە ئەندامانی خۆی، ئێدەی ئەو ئیرادەیە چۆن ممارەسە دەکرێت، چۆن تەمسیل دەکرێن. وامان بە پێویستزانیکان لە چوارچێوەی فۆرمێکی ڕاپرسی کە کۆمەڵێک پرسیار ئاراستەی خەڵکە کراوان بتوانێت بە قەناعەتی خۆی بە بوێرانە، بە دسۆزانە، بە بەرپرسیارانە، جددیانان بێمامەڵە لەگەڵ ئەو پرسیارانە بکات وەڵامەکانی خۆی تێدا دەکرێت برێم ئەوە بڕگەی ڕواڵەتی نەبووە لە نێو ئەو کۆبوونەوە گشتیانە، بەڵکو ئەوە جێبایەخە و دواتر لیژنەی باڵا پوختی کردیتەوە ڕای هەموو ئەو کەسانە کە لە نێو ئەو ڕاپرسی هەبووە لە نێو کۆنگرە جێبایەخە. بێگومان ژمارەی بەشداربووان توانین بڵێن بە نزیکەی 5575 کەس بەشداری ئەو ڕاپرسییان تێدا کردووە. دوایەکە کە ڕاپرسیەکە کۆتایی پێهاتوان لەلایەن لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەوان پێشکەش بە لیژنەیە کراوە، لیژنەیەکی 8 کەسی توانین بڵێن ستافێکی 8 کەسی زۆر وردکارانە، تەکنیکیانان، وەکو دەڵێ جددیانان شەنخونیان لەسەر لە دیار کردووە و بە سیستەمێک بە تەکنیکێکی تازەوان هەوڵ ئیشیان لەسەر کردو و گەیشتنێتەوە کۆمەڵێک دەرئەنجام. ئێمەش وەکو لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگران لە بەرگەکانی بەرنامەیەکاری کۆنگرە بەرگەیشی تایبەت سەربەخۆمان تایبەت کردی لەوەیکان ئەو دەرەنجامانان بخەینە ڕوو قسە و باسی جددیانەشی لەسەر بکەن و بێن ئەندامانی کۆنگرە کە دوازار وەکو جنابیش ئاماژە پێدام نوێنەری چین ئەو توێژانن کە لە کۆمەڵە گشتەکانە بەشداریان کردووە بۆی بزانرێکان ڕێیەکانیان، سەرنجەکانیان، تێبینیەکانیان، ڕۆیایەکانیان بە هەدەر نەچوە بەڵکو جێگای خۆی گرێتەوە لە داهاتوێشی نزیکیشدا دوای کۆنگرێتەوە دەبێت کە سەرکردایەتی تازام هەڵدەبژێدرێ لە چوارچێوەی ڕاستپاردەیەک دەخرێتەوە بەردەستی سەرکردایەتی تازان بۆی وەکو هێرێکی گشتی وەکو استراتیەتی داهاتوو حزب مامەڵەیەکی وردیان لەگەڵدا بکاتن و پەیتا ئەوەیەکە گرینگە و پێویستە بەپێی ئەو تاکتیکێکە دادەنرێت لە قۆناغەکانی داهاتوودا جێبەجێیان باش. کاک دکتۆر فاروق، کۆمەڵ ئەندامانەی کە ئێستا لە کۆنگرە بەشدارن لە هەموو ناوچە جیاوازەکان تێدا بەشدارن، کەواتە دەکرێت بپرسم کە کۆمەڵ ئێستا حیزبێکی لۆکاڵی ناوچەیی نییە تەنها لە پارێزگایەک، بەڵکو دەلالەتی ئەو دەدا کە فراوانە هەر لە مەسەرەن زاخۆڕە لە ئامێدی ڕابگرێت تا دەگاتەوە هەڵەبجە هەموو ناوچەکان بە کەرکک و تێیدا بەشدارن. دەلالەتی چی دەداتە حیزبێک کە لە ناوچەی جیاجیا سبەینی ئەندامانی کۆنگرەی دێن باز لە داهاتووی 4 ساڵی ئەم حیزبە دەکەن؟ بەڵێ ئەمەوان پێڵە کە کۆمەڵی دادگەری کوردستان حیزبێکی کوردستانیە و حیزبێکی هەڵقوڵاوی ناو کۆمەڵگەی کوردیە، نوێنەر و ئەندامان و کادیرانی دیار و بەرچاوی لەسەر تاسەری هەرێمی کوردستانە هەیە. بەو ناوچانش کە ئەکەونە دەرەوەی سنووری ئیدارەی هەرێمی کوردستانیشەوە. ئەمە ئەوەمان پێ دەڵێت کە کۆمەڵ ینی لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستاندا ڕەگ و ڕشەی هەیە و مێژوێکی هەیە، ئەوەی کە ئەمڕۆ دەبینین بەرهەمی چەندین ساڵ شەونخونی و کار و ماندوونی سەرکردەکانی پێش ئێمە و سەرکردە و خیادەکانی ئێستا و کادیر و ئەندامانمانە کە بەردەوام شەونخونیان کردووە و بەردەوام لە کار و لە هەوڵدان و لە چونە ناو تین و توێژەکانی کۆمەڵگە و هەروەها کاری هەم داوا و بانگەواز و هەم هەڵوێستەکانی کۆمەڵ لە خزمەتی خەڵکی کوردستانە بۆ بۆی ئەبینین کە ئەمڕۆ کۆمەڵ لەسەر تاسەری هەرێمی کوردستانە جێگە و پێگە و سەنگێکی تایبەتی خۆی هەیە. ئەمەش کە خاڵێکی ئیجابیە کە کۆمەڵ تەنها ئەوە نییە بڵێ وڵا حیزبێکی تەنها ناوچێکی دیاریکراوە، شارێکی
دیاری کراوە تەنها منتیقەی با بڵێن کە سۆرانە بادینان نییە یاخود تەنها بۆ منە دەڤەرێکە دەڤەرێکی دیکە نییە بەڵکو هەر لە گەرمیان و کفریەوە تاکو ئەگەنە بادینان و زاخۆ کۆمەڵ ئەندامی هەیە و کادیری هەیە و جێپەنجەی دیارە و بەردەوامیش کە ئەمە ئەبین لە کاتی با بڵێن هەڵمەتەکانە کاتی بانگەشەکانە کە ئەمانە خۆبەخشانە ئەمەش کە خاڵێکی جیاوازیەوەی کە ئەندامی کۆمەڵە کادری کۆمەڵە کادری خۆبەخشە تموحێکی دنیایی مادی نەهێناوە بەڵکو ئامانجی گەورەی خزمەتکردن بۆ ژینی خەڵک و هەم بۆ دینی خەڵک بۆچکە کۆمەڵی حیزبێکی ئیسلامیە چۆن حیزبێکی با بڵێن سیاسیە بە هەمان شێوە حیزبێکی ئیسلامیە بۆ بێگومان حیزبێکی کوردیشە بۆیە هەموو ئەمانە واکە کۆمەڵ ئەرچی قورستر بێ و کاری زیاتری پێویست بێ و لەلایەن خەڵکیشەوە ئەمانە زیاتر بە هەند وەرەگیرێ چکە کۆمەڵێک با بڵێن ناوەند و ڕێکخرا و بە جۆرەجەکان تێکەڵی ناو کۆمەڵگە بووە کە ئەتوانین بڵێن تەنها لەلایەک و خزمەت ناکەن لە چەندین لاوە خزمەتی خەڵکی کوردستانەکە و ئەمەش ئەبین کە ئەنجامەکەی لە سێ تا سەری کوردستانە بوونی هەیە و شۆڕ بۆتەوە بەناو کۆمەڵی خەڵک مامۆستا ڕێبوار ئەندامانی کۆنگرە بێگومان ئەرشیان هەیە و ئەرکێکەش دیارە کە پێشتر لە کۆبوونەوە گشتیەکان باس کراوە وەک باسیشمان کرد کە ئەوە نوێنەری تەنها خۆی نییە چەندین ئەندامی دیکە دەنجی پێداوە جگە لەوانەی کە بەڕاستە و خۆ پێشتر بە پرسیارەتییان لە نێو ئەو حیزب هەبووە وەکو ئەندامانی مەڵبان کارژێران ئەندام مەکتەبەکان ئێستا لە نێو کۆنگرن وەکو لیژنەی باڵا چیتان لە بۆ ئەندامانی کۆنگرە هەیە کە سبەینێ چۆن بتوانن بەشدار بن لەو گفتوگۆیانە وەک کاگحچیم باسی کرد کە نەخشە ڕێگایەک دابدرێ کە دواتر ئەو سەرکردایەتی کە هەڵدەبژێرێ لەسەر ئەو نەخشە ڕێگایە دەتوانێت کاری خۆی بکات دیارە بەتەشیت ئەو بەڕێزانەی کە بوونەتە ئەندامی کۆنگرە وەکو بەڕێزشت باس کرد تەنها تعبیر ناکات لە خۆی بەڵکو تعبیر دەکات لەو ناوچەیە کە ئەو کەسیان هەڵبژاردووە ئەو ناوچەیەش کە ئەو بەڕێزەی لێ دێت هاتووە بۆ کۆنگرە بە تەکید ئەوانیش کۆمەڵێک خواست و داخوازیان هەبووە کە ڕەنگە ئەو کەسە سپێن لە خۆی بینە بەناو کۆنگرە لە ڕاستیدا ناو کۆنگرە مامۆستا محەممەد و ئەو ئەندامە بەڕێزانش کە دێن بۆ کۆنگرە بۆ سبەینی ئەندامە بەڕێزەکان دیارە دەبێت ئەو بەڕێزەی کە بەشداری دەکات یەکەم شت دەبێت کەسێکی وەکتەڵێ ورد بێت لە شتەکان و تەحملی هەبێت لە کاتی گفتوگۆی بابەتەکان و بتوانێت باش لە شتەکە وربێتەوە لێ حاڵی بێت لە مۆزوعەکە بە باشی و بتوانێت طرحی تازەی هەبێت بۆ ئەوەی کە بتوانێت بەرامبەرەکانی قەناعات پێ بکات کە ئەم بیرۆکێکی باشە بۆی کە 4 ساڵی ئایندایی ئەو حیزبە پێویستی پێەتی بۆیە ئەندامی کۆنگرە کاتێکە دێتە ناو هۆڵی کۆنگرە کۆمەڵک ئەرک و بەرپرسیاتی دەسەشانە تەنها ئەوەندە نییە کە وەکو ناو وەکو ژمارە وەکو بابەتێکی فیزیکی کە ئەو کەسە وەکو جەستە بێ دابنیشە بەڵکو دەبێت ئەم بەڕێزە ئەم خوشکە ئەم برایە یعنی تەفاعولکە لەگەڵ ناوهۆڵی کۆنگرە تەفاعولکە لەگەڵ ئەم بڕگانێکە لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە دایناوە تەفاعولکە لەگەڵ ئەم پەیامە سیاسی و ئیمانی کە سەرۆشی کۆمەڵ بۆ وێنە ئاراستەی ئەندامەکانی دەکات لە ناو هۆڵی کۆنگرە ئاراستەی کوردستانیانی دەکات لە هەموو شارەکانی کوردستان و دەرەوەی کوردستانیش بۆیە ئەندامی کۆنگرە تەنها وەکو ناو نییە وەکو ژمارە نییە وەکو نێکە تەنها کورسێکی گرپێت و شوێنێک پڕکردبێتەوە بەڵکو ئەوەیە کە دەبێت هەست بەوە بە پرسیارەتی بکات کە ئەم 4 ساڵی ئایندا ئەگەر حیزب لە سەرڕێڕەیە بڕوات باش بێت هەست بکات کە بەشێک لەو باشیە ئەو کەسە بۆی داناوە ئەگەر خوا نەخواسە تووشی شتێک بێت لە ئەنجامی ئەوەی کە باش بیر لێ نەکراوەتەوە دەی هەست بۆ بکە کە لە ئەنجامی ئەمر نەخشە ڕێگایەکە ئەو 4 ساڵە ئەو کۆگرە بۆی داناکە و بۆ خۆی بەشێک بۆ لەو بابەتە یعنی هەست بکە کە ئەو کەموکڕیە بەشێکی بەر ئەو دەکەوێت نەک تەنها لە دوای هەوڵی کۆنگرە بۆ بزانێ تاوا هیچ لەسەر ئەو نەماوە بەڵکو ئەو نەخشەیە کاتێکە تۆ دەستی بۆ هەڵدەبڕی کاتێک دەنگی بۆ دەی کاتێک کە وەڕقی سەوزی بۆ بەرزەکەی کە بەڵێ لەگەڵداما ئەمە دەبێت بە وریاییەوە بێت ئێمە دوو ڕنگمان داناوە ڕەنگی سوور لەگەڵ ڕەنگی سەوز ڕەنگی سەوز یعنی بەڵێ قبولمە ڕەنگی سوور ینی ڕەفزی دەکەم لەگەڵی نیمە ئەندامی کۆنگرەی ئێمە
کە الحەمدلله خەڵکێکی وشیارەکو باسمان کرد بەڵام سبەی نییە لەبەرەوەی کە کاتێکی زۆر لە ناو هۆڵی کۆنگرە دەمێنێتەوە ڕەنگە تۆزێک جاری وای بێ تووشی بێتاقەتی مەلەل بەڵام ئەندامی کۆنگرە دەبێ هەست بکە کە ئەم دوو ڕۆژە نەخشەڕێگای 4 ساڵی ئایندەیە بە باش و بە خراپیەوە بۆیە پێویستی بە تەحمل هەیە پێویستی بە وەربوونەوە هەیە پێویستی بۆ هەیە کە چۆن دەگوترێ قازی و حاکم جلێکی لەبەرە ڕەش و سپیە لە مابینی ڕەش و سپی دایمەن معرەزە بۆی کە کامی وەسەکەمەدە فەرز دەکات ئێمەش کە ئەندامی کۆنگرە دەهێنە ناو هۆڵی کۆنگرە دوو وەرەقی پێدەین سەوز و سوور دەی لە مابینی ئەمانەدا بزانێت بۆچی سوور بەرزەکاتەوە و بزانێت بۆچی سەوز بەرزەکاتە بۆی قبولی کات بۆیە بەرپرسیارەتی لە سەرشانە و مێدومەوە کە ئینشاڵڵا بۆ شێوازە مامەڵە بکات. کاک عەبدولحەکیم ئەم کۆنگرانی ڕابردووش لەگەڵ ئەم کۆنگرەیەش ئەگەر لێی وردبینەوە کۆمەڵ لە کاتی خۆیدا ئەگەر دواش کات بێ بەهۆی بارودۆخێکە بووە کۆنگرەکانی دواکەوتووە بەڵام مولزەم بووە پابندکەر بووە سەرکردایەتی کە کۆنگرە لە کاتی خۆیدا بکە مەش بەراوردە لەگەڵ حیزبەکانی پێشتر هەرچەندە ئێستا بە مەرجی کۆمیسیۆنی باڵی سەر بەخۆی هەڵبژاردنەکانی عراق دەبێ کۆنگرەی حیزبەکان لە کاتی خۆیدا بکرێ بەڵام ڕابردوو سەرمێنەری ئەوەیە کە کۆمەڵ کۆنگرەی لە کاتی خۆیدا کردووە یعنی لێ نەترساوە ئەم جارش بەدەر لەو بابەتە ئێمە کۆنگرە دەکەین لە پێناو ئەوەی کە کۆنگرەی پێنجەم کۆمەڵ ئەنجام دەدات یاخود ئەوە ناوەڕۆکێکی دیکەی هەیە خوێندنەوەیشی دیکەی هەیە دەوێ پێدا بستەوە بەڕا بردو و نەخشی ڕێگای داهاتوو دامدرێت چۆن دێکی دەدەیتەوە خۆی بەستنی کۆنگرە لە ئێستادا بۆ دوو بۆدی هەیە بۆدێکی یاسایی هەیە و بۆدێکی سیاسیشی هەیە بەڕاستی لە بۆدە سیاسەکەی ڕاندە سیاسەکەی ڕاندە یاسایەکەی قەزدم ئەوەیە کەوش جنابیش تامەژت پێدا بەڕاستی دەبێن بە پێ بڕیاری کۆمیسیۆن هەر 4 ساڵجارێک کۆنگرە بەبەستێ مادەم لە پەڕێی ناخۆی خۆی حزب ئەوە پەسەند کرایە یەکلا بۆتەوە دەبێت حزب بەڕاستی پابند بێت بەو عهد و بەڵێن و ئەوەی کە داوێتی کە لە 2000 لە پەیڕە و تەثبیت کرایان بۆەوەی 2000 درێژە بە ژیانی یاسایەکەی خۆی بداتەوە بەرگێکی یاسایی بەبەردا بکرێتەوە شریعەت بەخۆی بداتەوە بۆی بتوانین لە پرۆسەکانی هەڵبژاردننی چ ئەنجومەنی نوێنەرانی عێراق چ پەرلەمانی کوردستانی عێراق یاخود ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەو لە ڕووە یاسایەکەی کە زەرورە بەڕاستی دەبێت هەموو حزبێکی سیاسی بەپێ و چوارچێکە کۆمیسیۆن مەرج و ڕێنمانەکە دیاری کردووە حزبی سیاسی کۆنگرەی خۆی بەبەست لەگەنا مۆڵەتەکەی لێ دەستێنرێتەوە ناتوانانی بەشداری پرۆسەکانی هەڵبژاردن بکات بۆ دە سیاسەکەش ئەوەیە کە بەڕاستی ئێمە دەزانین هەموو حزبێکی سیاسین هەر بڕی 4 ساڵ دەکات بەڕاستی توانەوە پێز و هێز و وزەکانی تەنیا بای 4 ساڵ دەکاتن کە بتوانین درێژە بەخۆی بداتن لە ڕووی داهێنان و خڵقاندنی شاکاری تازە و چالاکی نەوعی و قەفزەی چاک باوێتن بۆیان وردە کە تا دەکاتە 4 ساڵی ئەو حزبە بەڕاستی کۆمەڵێک خەوش و کەم و کوڕی و عیبێ دەکەوێتە ناوڕۆحیەوە و تووشی حاڵەتێکی چەق بەسوش دەبێت لە هەمان کاردا بۆی تەجاوزی ئەو چەق بەستوی خۆی بکاتن وەروها ئەو ڕوحی خۆی پاکاتەوە لەو خەوشی و کەم و کوڕی خەلانێک کە تێکەوتووە باشترین محەتە باشترین سەکو ئەوەیە کە کۆنگرێت تێدا ئەنجام درێتن بۆی بتواندرێت بەخۆدا بچێتەوە ئەو کەم و کوڕانی خۆی لە خۆیدا بژار بکاتن مەمە دەتوانێتن بەڕاستین ئامانجەکان بەدەست بێنین ئەوش ئاماژە پێ بدەم کە هەموو حزبێکی سیاسین بۆ 3 ئامانجیگرین کۆنگرە دەبەستێتن ئامانجێکیان داڕشتنەوەی ڕوئیا و دنیابینی و بەرنامەی سیاسی و داڕشتنەوەی استراتیزیەتی کارکردنە بۆ 4 ساڵی ئایندا دوو پێداچوونەوەیە بە پەیکەر و پەیڕەوی ناخۆی حزب و گۆڕانکاری هەموار تێداکردنی سێش هەڵبژاردن و نوێکردنەوەی سەرکردایەتی بۆی بە خوێن و وزە و تااقەت توانایش تازەوە حزب لە ڕوو سەرکردایەتەوە بێتەوە پێش و بێتەوە مەیدان کەواتە ئەو ئەگەر هەر حزبێکی سیاسین ئەو سێ ئامانجەی بە نەزەر ئەتیبار وەرگرت و لە پێشچاوی خۆیدانان ئەو کاتە کە تحقیقی کرد ئەو کاتە بزانێت کە کۆنگران ضرورەتێک بە و بە ناوەڕۆکیش کرای بۆی بتوانێت بۆ 4 ساڵی ئایندا لەسەر ئەو نەخشە ڕێگای خۆی هەنگاوەکان هەڵێنێت ئەو بڕگانەی کە لە پەیڕەوی ناوخۆ گۆڕانکاری تێدا بکرێ یان وەکو لیژنەی باڵا پێتان گەیشتووە و لە چوارچێوەی کۆبنەوە گشتەکان گەیشتیە کە گۆڕانکاری تێدا دەکەن بڕگە و بابەتی گرنگن کە داهاتووی حیزبیان کاری حیزب گۆڕانکاری بەسەدا بێ
ئەو پەیڕۆی ناخۆ هەموو پەیڕەوەکەی ڕەشنووسێکە بەڕاستی لە چەند پەیپەرێک پێکاتوە کە ئەوانەی کە ضرورن کە خاڵی مفسەڵین فعلان خاڵی محوەرین کە گرینگە بەڕاستی دوازە ئەندامانی کۆنگرە قسەیان لەسەر هەبێتن شتەکان بەسەرێندا فەرز نەکرێت شتەکان فعلەن ئەو بڕگانە بڕگەی جەوهەرینە بڕگەی گرنگن بڕگەی هەستیارن کە پێویستە دوازار ئەندامانی کۆنگرە قسەی لەسەر بکەن شتێک کە هەیە کە نەخراوەتەنە ئەو پێپەرە چکە بەڕاستی بە ضرور نەزانرایە هەر خودی لە خۆیدا پوختەی ئەو ڕەشنووسەکە هاتۆتە بەردەستی ئەندامانی کۆنگرە مانای ئەوەیە کە فعلان هەموو بڕگەکان بڕگەی گرنگن بڕگەی هەستیارن کە پێویستە دوازار بەدەنجی ئەندامانی کۆنگرە ئەو بڕگانە یەکلا بکرێتەوە و بچەسپێنرێن. باشە کاک دکتۆر نوێبوونەوە و بەردەوامی لە چیدا نوێبوونەوە و لە چیدا بەردەوامی؟ بەڵێ طبعا بەڵێ کۆمەڵی دادگەری کوردستان یەکێکە لەو حیزبانەی کە هەمیشە لە هەڵسەنگاندنی خۆی لە مڕاجعکردنی خۆی لە گۆڕانکاری و با بڵێن هەڵکردن لەگەڵ گۆڕانکاریەکانی قۆناغ و سەردەمەکەدا سڵی نەکردو نەترساوە. ئێمە بینین کۆمەڵی دادگەری سەردەمانێک هێزێکی سیاسی چەکداری ساحەی سیاسی کوردستان بوو، بەڵام کاتێک کە ڕژێمی بەعز دەڕوخێ و پێی وایە کە ضرورەتی بوونی چەک لە دەستی هێزی سیاسیدا نەماوە پێ چەک لە دەستی دەوڵەت و حکومەتا بێ دێ دەستبەرداری چەک دەبێت. گۆڕانکاریی گەورە بەسەر خۆی دادێنەوە بەتە حیزبێکی سیاسی مەدەنی سەر گۆڕەپانی سیاسی کوردستان و وەلو کاتەشۆ بەردەوام چالاکانە بەژای لە هەڵبژاردەکانە کردەوە و توانیوێتی لە هەندێک قۆناغدا ڕێژەی کورسەکانی ژمارە کورسەکانی تاعسیشی باش هەم لە هەرێم لە بەغداد زیاد بکە. بۆیە ئەم جارش کۆمەڵ دەیەوێ جارێککە بەخۆی دابچێتەوە، بۆیە دروشمەکەی بە خۆداچوونەوە و بەردەوامی بە خۆمانە دەچینەوە لەوەی کە با بڵێن بزانین چ شتێک چ ئاستەنگێک چ ڕێگریەک یاخود چ کەم و کوڕیەکمان هەیە بە خۆمان ناچینەوە و گۆڕانکاری تێدایەکەین ئەگەر خاڵێک هەبێ کە با بڵێن جێگەی تێبینی بێ و با بڵێن کەم و کوڕیەک هەبێ پیاە ئەچینەوە و ئەیگۆڕین بۆ خاڵی بەهێز و خاڵی قوت و هەنگاونان بەرەو ئایندەیەکی باش. بۆیە کۆمەڵ لەمڕۆ ینی ئەوێت کە ئەم کۆنگرەی پێنجەم کۆنگرەیەکی بە خۆداچوونەوەی جەوهەری بێ و بتوانێت بە شێوەیە گۆڕانکاری بێ کە لە ئاست گۆڕانکاریەکانی ئەم قۆناغە بێ. ئەمڕۆ بینین کە لە هەرێمی کوردستان قەیرانی گەورە هەیە و لە عێراقا لەگەڵ هەرێمی کوردستان کێشە و مشتومڕ هەیە لەسەر ئاسی ناوچەکە و گۆڕانکاری بڵێن تەنگژە و ململانەی قورس هەیە و ئەگەری گۆڕانکاری گەورە لە ناوچەکەدا هەیە. بۆیە کۆمەڵێ بەخۆی داچێتەوە گۆڕانکاریەکە بە ئاسێک کە بتوانین لە ئاستی داواکاریەکانی ئەم قۆناغی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکەدا و خۆی بۆ هەموو ئەگەرێک و با بڵێن شتێک پێشاتێک ئامادە بکە کە ئەگەرێکە بێتە پێشەوە. ئەگەر ینی دۆخەکە وەرگین ڕەنگە قورس بێ کە حیزبێک لەو کاتەدا کۆنگرە ئەنجام بدە، وەک باست کرد کە بارودۆخی ناوچەکە بە شێوێژی گشتی و عێراق و هەرێمی کوردستانیش بەدەر نییە لە کۆمەڵێک ینی ڕوئیای گۆڕانکاری یان چاڕوانی گۆڕانکاری. ئەمە جورئەتێکە کۆمەڵ دیکە و کۆنگرەی خۆی تێدا دەبەستێ یاخود شتێکەیە دەوێت بیسەلمێنێ کە ئامادەیە ئەویش بەخۆیدا بچێتەوە و بەردەوامی بدا لەو کارانەی کە هەیەی ینی چۆن لێشی دەدەیەوە؟ بەڵێ وەکو جەنابەت ئاماژە بێ کە کۆمەڵی دادگەری هیچ کاتێک ینی وادەی کۆنگرەی تێنەپەڕاندووە یاخود هەوڵی داوە لە کاتی خۆیدا کۆنگرەکانی خۆی ببەستێت. کۆمەڵی دادگەری لە 2003ەوە ڕاگەندراوە، بەڵام لە 2000ەوە ئەمە پێنجەمین کۆنگرەیە کە ئەیبەستێ. ڕەنگە حیزبی سیاسیمانەوێت تەمەنی نزیکەی دوو ئەوەندەی کۆمەڵ بێ بەڵام ژمارەی کۆنگرەکانی بەقەی کۆمەڵی دادگەری بێ. ئەمە واکە کە کۆمەڵ لە کاتی خۆیدا کۆنگرەکانی کردەوە لێشی نەترساوە و ئەشێوێ بەردەوام بەخۆی دابچێتەوە و چونکە هەر هێزێکی سیاسی کە لە ئاسێکا بوەستێ پەنگ بخواتەوە گۆڕانکاری نەکە و هەوڵ نەدا کە هەنگاوی ئایندەی دیاری بکە و هەنگاوی گەورە هەڵگرێ بێگومان بەرەوردووە ئاچێتەوە با بڵێن ساڵ دواتر بەرەو پاشەکشە دەچێت. بۆیە ئەمە ئەمانوێت کە لە ئاست گۆڕانکاریەکان بین و بە خۆداچینەوەکی جەوهەری بکەین و بە کۆمەڵە گۆڕانکاری و براری سیاسی و هەیکەل و پێکەرێکی تازۆ بینە دەرەوەکە بتوانین تەحەدای قۆناغی داهاتووین کە ڕوبەڕوومان دەبێتەوە. خاڵشکێک کە باسی کە بەردەوامی لەو خزمەتانە لەو هەڵوێستانە کە لە پێناو خەڵکی کوردستانە گرتوێتێ بەر لە پێناوی دین و ژینی خەڵکی کوردستانە هەنگاوی بۆ لە ناو کۆمەڵی داگیری لەسەری بەردەوام بێ. ئێوە کەناڵەکانی
خزمەتکردنی کۆمەڵگا زیاتر و زیاترکە لە هەڵوەستەکانی گاز زیاتر و زیاتر پژگیری داوەڕەوەکانی خەڵکی کوردستان بکە و ئەو پشوو درێژەی کە کۆمەڵ هەی بووە و چەندین قۆناغی بەسەرا هاتووە چەندین ئەگەر بە سەرهەندی حیزبی سیاسی دیکە بهاتە ڕەنگە ئێستا بەشێک وایە لە مێژوو بۆیە بەڵام کۆمەڵ دەیەوێت لەو نەفەس درێژەی بەردەوام بێ لەو خزمەتانی بەردەوام بێ لە هەنگاونان بەرەو ئایندێکی باشتر بەرەو ئاسوویەکی ڕوونتر بەردەوام بێت و خاڵە بەهێزەکانی و خزمەتەکانی بەردەوامی پێدا ئێوە لە ئایندە بەرشام بکە. مامۆستا ڕێبوار لە کۆنگرەکانی حیزبی دیکە ینی یان بە شێوەیەکی دیکە بڵێم لە کوردستان وای لێ هاتووە کۆنگرە تەنها هەڵبژاردننی سەرکردایەتی بی ینی کۆنگرە وا بخوێندرێتەوە کە تەنها شتەکە هەڵبژاردنێکە کۆمەڵی کەس دێنە سەرکردایەتی. ئایا ئەوەی کۆمەڵیش هەر بێ شێوازەیە کە ئەمە دوو ڕۆژی کۆنگرە تەنها هەڵبژاردننی سەرکردایەتێکی نوێیە یاخود ناوە مەودای دیکەی هەیە یاخود گفتوگوی دیکە هەیە کە شتی جەوهری هەیە لە پەیڕە و گفتوگۆی لەبارەوە دەکرێت یاخود ئەو بەخۆ داچوونەوە و بەردەوامیە دەبێتە گفتوگۆ لە نێوان ئەندامانی کۆنگەر. هەڵبژاردننی سەرکردایەتی بەشێکە لە کارەکانی کۆنگرە نەک هەموو مەهامەکە ئەو بابەتە بێ. بەڵێ بەتەشید ماوەسە محەممەد من تعلیقێک دەدەم لەسەر خودی ئەو دروشمێکە هەیە بە خۆداچوونەوە و بەردەوامی دیارە خۆی لە ڕاستیدا وا هاتووە بە خۆداچوونەوە پێم وایە کە تەنها لە شتی خراپەوەیە بەڵام من پێم وایە بڵێن بە خۆداچوونەوە جارێ وا هەیە شتێکی باشەیە بەڵام تێ باشتریکەی هەموو جار هەر شتە خراپەکان نییە یعنی بۆ وێنە کۆمەڵ ڕەنگە بیەوێت هەندێک شتەیە باشە بەڵام بەهێزتری کات بە قوتری کات بۆ بەردەوامی بڵێن ڕستەیەکێ زۆر جوانە دەڵێ چۆن بتوانم سەرکەوتوو بم لە ژیان بەڵێ سێ شت پێویستە بەردەوامی دووەم بەردەوامی سێم هەر بەردەوامی کاتە بەردەوامی لەسەر شتە باشەکان بەرەو سەرکەوتن دەبات بەردەوامی لەسەر مەبدەعەکان بەرەو سەرکەوتن دەبات بەردەوامی لەسەر ئەو قەناعەتانەیە کە تۆ حیزبەکە لەسەر دروست کردووە ئەوە بەرەو سەرکەوتنەوە نەک خوا نەخواسە لەگەڵ سەدەمەکاندا وەکو دارشی وەکو دەڵێ تازە دروست بوو هەرزارێ بەلایەکدا بڕۆی بەردەوام نەبی لەسەر ئاراستێکە بۆ خۆت دەستی بۆیە من تالیقەکەم بوو لەسەرەوەی کە بە خۆداچوونەوە شەر نییە هەمووزار هەر لە شە خراپەکان بێت جارێ وا هەیە بە خۆداچوونەوە لە هەندێک شتی وا هاتووە هەر لە شتی خراپ بەڵام بە خۆداچوونە جارێوە لە هەندێک شتە کە بڵێن باشە بەڵام دەتەوێت تۆکمەتریکەی بە قوتریکەی باشتریکەی دەربارەی پرسیارەکەی جەنابیشت بەڵێ فعلەن هەندێک لە حیزبە سیاسیەکان هەنا تەنها شتێکی دیزاین کراوە دەیبەنە ناو هۆڵی کۆنگرە کۆمەڵک وەک دەڵێ نەخشەیەکی ئامادەکراوە کە شەرعەتدانە بە کۆمەڵێک ئەندامی سەرکردایەتی کە ڕەنگە جاری وا هەیە وەکو بیستراوە کە خەڵکەکانیش ڕەنگە دیاری کرابێت چێ دەرچێ و چێ دەرنەچێ و بە شێوەیەک لەو شێوانە بەڵام ئەوەی کێم وەکو ئامادەکە دیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرین کە شتەکانت هاتوۆ لای ئێمە شڕۆڤمان کردووە ئێمە سێڤی کاندیدەکانمان وەرگرتووە ئێمە پوختمان کردوەوە حازرمان کردووە یعنی هەڵبژاردننی ئەندامی سەرکردایەتی ئەگەر تەماشاکەی لە کۆی بڕگەی دوو ڕۆژی کۆنگرە ڕەنگە بەشە چێمی بەرکەوێت یعنی وەکو فەقەرە وەکو ئەوە بەڵام ڕەنگە لە حیزبی دیکە فۆکسە گەورەکە لەسەر ئەوە بێت کە بۆ خۆی پرۆسەشی گرنگە بەڵام ئێمە لە کۆمەڵی دادگەری ئەم بابەتە بە بەشێک دەزانین لە کۆنگرە بەڵکو لە پاڵ ئەمەدا کۆمەڵێک شتی دیکەی گرنگی شەیە کە ئەم ڕاپرسیەیە کە ئەمە کردومان لە ئەندامان پێویستە بیزانن کە نەتیجەکەی چییە واندا لە شتانە چۆن دەبێتە نەخشەڕێگا بۆ 4 ساڵ ئایندا هەندێک شتێک وەکو ماساڵەشین باسی کرد لە پەیڕەوی ناوخۆ پەیپەرێکە کە پێویستە ئەندامی کۆمەڵ قسەی لەسەر هەبێت لە هەموو شارەکان لە هەموو ناوچەکان کە بۆ 4 ساڵە ئایندا ئەم بابەتە چۆن دەستکاری بکرێت وەک خۆی بمێنێتەوە یاخود دەستکاری بکرێت بۆیە ئەمەی کە جەنات باسەکەی بەتەکیت هەموو ئەوان لە خۆ دەگرێت و هەڵبژاردننی ئەندامانی سەرکردایەتی نوێ بەشێکە فەقەرێکە لەناو هۆڵی کۆنگرە قسەیەک تێ لەسەر ئەو بابەتی کە بەخۆ داچوونەوە بەردەوامیە کە چۆن جێ بکرێتەوە لە نێو کۆنگرە و لە چیدا بەخۆ دادەچنەوە و لە چیدا بەردەوامی دەدەن ڕنگدانەوەی دروشتم لە ناو ناوڕۆکی کۆنگرە مەبەستەوەیە فعلەن پرسیارەکەت بەجێیە دەبێت بەڕاستی ناوڕۆک
گزارش بێت لە دروشم ئەگە دروشم ناوڕۆکدا ڕەنجی نەداوە وەکو دەڵێ دروشمێکە دروشمێشتە نابری قەدارە بەڕاستی بێگومان ئەمە تقریبا توانین بڵێن سێ محەتەی زۆر گرنگەیە کە پێویستە ئەو دروشمە لە ناو کۆنگرەدا ڕنگ بداتەوە یەکیان ئەوەیە کە لە ناو وتاری لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە ئەو دەقنووسەکە هاتووە تێکستانێکە هاتوونە بەردەوام جەخلەوە کراوەتەوە کە حزب ئەبێت چی بکە بۆ داهاتووی خۆی ئەندامان چیان لەسەر ئەستۆیە بۆ داهاتوو کە بتوان تەجاوزی ئەو کەم و کوڕیان ئەو خەلەلان نەبکەن کە پێشتر تێکەوتونە حزب تووشی زۆرێک لە جمود بووە ئەوە بە تقریبا ناوڕۆکی وتاری لیژنەی باڵا ئەو شتانە بە وردی ڕنگ دەداتەوە دووش وتاری سەرۆکی حزب کەوتارێکی فکری سیاسیە کۆمەڵێک ئەبعاد کۆمەڵێک ڕەهەندی گرنگ دەوروژێنی جەنابی مامۆستا کە هەم ڕەهەندی فکریە هەم ڕەهەندی داعاویە هەم ڕەهەندی تەربەویە ڕەهەندی سیاسیە ئابووریە کۆمەڵایەتیە وەکو دەڵێت دیبلۆماسیە ئەروەها فەرهەنگیش تا دوایە لەناو ئەوانە بەڕاستی باس تۆ دەکات کە فعلەن کە ئێمە ئێستا لەکوێ ئەو ڕەهەندانن ئەو ڕەهەندان تا چەند لەناو ئەدەبیاتی سیاسیمانە لەناو وەکو دەڵێ دیسکۆرسی سیاسیماندا ڕەنجی داوەتەوە بۆی پێویستە ئەو محەتاتان هەمویان پێویستیان بەوەیە کە جارێکیان چاوخشانەوەیان بەسەردا بکرێت و گۆڕانکاریان بەسەردا بکرێت بۆی بتوانرێت لەگەر پێداویستەکانی سەردەم لەگەر پێداویستەکانی ئەو قۆناغە جیاجانە کە دێتە پێشمان بتوانێت تەرجمەی ئەو واقعانە بکاتن و محەتەی سێمشان ڕەگەزی سێمشان کە پێویستە دیسان ئەو دروشمەیە لەناو کۆنگرەدا ڕنگ بداتەوە بە ناوڕۆک بکرێت لە بەلاغی کۆتایی حزب بەڕاستی کە جەخت لە کۆمەڵێک سیاست و استراتیژ دەکاتەوە کە پێویستە لەوێ دیسانەوە کە بزانین ئێمە دەمانەوێت بۆ داهاتوو چی بکەین کەوی کە نەکراوەکە یا کەم تەرخەم بوونێت تێیدا بتوانین بۆ لەمە دوام جەختیان لێ بکەینەوە و لە 4 ساڵ ئایندا ممارسە و پراکتیزیان بکەین دەکرێت برێم کۆمەڵ ئەو کۆنگرێت تەنها پەیوەستنیە بە خۆی و نێو خۆی بەڵکو پەیوەستە بە بەشێکی پەیوەستە بە دەرەوەی خۆی بۆی کە ئایا ئاڕاستی سیاسی و ڕوئیا و دنیابینی کۆمەڵ بەڕێو کوێ دەڕوا و لایانی دیکەش چاوەڕێ ئەوە چاوەڕێنە بزەبەتە وەکو وتمان ینی هەم بەلاغە کۆتاییەکە وەکو سیاست و استراتیژیکە کە دوادەکە لە کۆتاییدا کە بەیان دەکرێن هەموو تا لە فکری سیاسەکەی جەنابی مامۆستاکە باسی دەکاتن هەم لێن دەرانێت شەکە هەموو بۆ دەرەوەی حزبە بزانین خەڵکی دەرەوەی کۆمەڵ چاوەڕوانەکی لە حزب لە کۆمەڵ دادگەری هەیە کە بتوانین لە بواری فکریە لە بواری داعاویە لە بواری پەروەردەی لە بواری سیاسی و ئابووری تا دوایێ بەرنامەی چییە دیدگای چیە تێڕوانینی چییە ئەو ئەزمانەی کە هەن ئەو کەکەڵەکە بوونا چۆن ئەو تەرزگانە بشتێنی قەرانانە عیلاج بکەن بتوانین تەجاوزی هەموو ئەو کۆسپانە بکاتن کە ڕۆ بوتە مۆتەکە بەستە سەری ئەو هاوڵاتیان و هاونیشتمانیانەوە بتوانین کە دەستباری هەموو هێزلایەنە سیاسەکانی تر بکاتن بۆی بەیەکەوە بتوانین دەریچەیەک ئاسۆیەک وەکو دەڵێ بگەین ئەو سەری تونەلەکە و وەکو دەڵێ ڕووناچیەک بۆ خەڵکان لەناو ئەو تاریخی کە تێکەوتووە بەرقەرار بکرێت کاک زۆر بەدەر لە لایەن و هێزی سیاسی ڕەنگە هاوڵاتیانش بە شێوەیەکی گشتی بەشێکی چاوەڕێ ئەوە بکەن کە ئایا سیاسەتەکانی کۆمەڵ بەڕێو چێ دەڕۆ بە تایبەتی لە ڕابردوو دیار بووە کە بەشێکی هەرە زۆری ئەو بڕیارانەی کە کۆمەڵ دایتی گەڕایتەوەلەوەی کە ئایا داخوازی شەقام داخوازی هاوڵاتیان معانات و ئالەنگاریەکانی خەڵک چی بووە و ڕەنجی داوەتەوە لە سیاسەتەکانی دەتوانین بڵێن بەردەوامی دەدەن بەو بابەتەوە یعنی ڕشتریش دەبندەوەی کە لە داهاتوش هەب بە هەمان شێوە مامەڵە بکەن بەڵێ تەوان کۆمەڵ وەکو باست کرد لە ڕابردوودا سەرسەختانە پێداگیری و پشتیوانی لە داواڕەوەکانی خەڵکی کوردستان کردووە یەکێک بۆ لە هێزە ئۆپۆسیۆنە دیارەکانی کە بەردەوام بە پەیامەکانی بە سیاست و هەڵوێستەکانی بەڕاگەیاندن و بە ڕێکخراوەکانی لە پشت داواکارەکانی شەقام و چین و توێژەکانی کۆمەڵگەوە بووە لە خۆپیشاندانەکانی مامۆستایان ئەنجومەنی مامۆستانی پێشەن کە ڕێکخراوێکی کارای کۆمەڵی دادگەری بەردەوام پشتیوانی لە داخوازی مامۆستایان کردووە کەناڵی ئاسمانی پەیام کەناڵەکەی بەڕێستان کە بەردەوام دەنگ و ڕەنجی شەقام بۆ کۆی لایەنە پەیوەندیدارەکان وە دەنگی گەیاندن بە هەموو سوچێکی ئەم هەرێمە بۆیە کۆمەڵ دەیەوێت لەسەر ئەم ڕێچکە هەڵۆسانی بەردەوام بی و زیاتر پەرایان پێ بدە هەر وەک چۆن لە ئێستادا کۆمەڵ کە ڕایگەیاندووە بۆ 4 ساڵی ئایندا ئۆپۆسیۆنی هەرێمی کوردستانە بێت نەک ناچێتە حکومەتەوە پەرلەمانەکەشی بایکوت کردو کە بە دیزاین هاتوۆتە ئاراوە کامە هەڵوێستێکە کە با بڵێن ئەو بارودۆخی کە دێتە ئاراوە بە دیزاین کراوی بەناڕەوە کۆمەڵ ڕەتی کردوێتەوە و ئەو زوڵ مستەمەی کە
هێزە سیاسەکان بیانوێ بیکەن لە کۆمەلگا یاخود لە هێزێکی سیاسی دیاریکرا یاخود لە ئۆپۆسیۆن بەگشتی کۆمەڵ ڕەتی کردوێتەوە بۆیە ئەتوانین بڵین کە کۆمەڵ بۆ وێزگەی داهاتووی کە بێگومان کۆنگرس ئەوە دوجار بە کۆمەڵە ڕاستپادەی لەو جۆرەوە دەردەچێەوە سبێنش کە بەڕێز سەرۆکی کۆمەڵی دادگەری دید و سیاست و هەڵوەسی کۆمەڵ بۆ لە ئاز ڕووداوەکانی ناوچەکە و لە ئاز گۆڕانکاریەکان و لە ئاز داواکانی خەڵکی کوردستان بەیانەکە ئەیخاتە ڕووکە پشتیوانیان لێ دەکەین هەڵوێستمان هەڵوەسی شەقامە هەڵوەسی خەڵکی کوردستانە و کۆمەڵی دادگەری هەوڵی عەدالەت ئەدا لەسەر تاسەری هەرێمی کوردستانە بۆیە ئەو ناوەی کە هەڵی گرتووە هەوڵی چەسپاندنی ئەدا بۆیە هەمیشە زوڵم لەکوێ بێ کۆمەڵ لە دژی ئەوەسێتەوە وەستەم لەکوێ بێ کۆمەڵ ڕەتی دەکاتەوە پشتیوانی هەمیشە لە مەزلوم و لە ئەوانەکە کە مافیان خوراوە لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و بێگومان بەردەوامیدا بە هەڵوێستەکانی لە خزمەت کۆمەڵانی خەڵکی کوردستان. مۆڵەتان لێ وەردەگرم وچانێک وەردەگرین دواتر لە سەری کاتژمێردا بەردەوامی دەدەن بە گفتوگۆکانمان بە تایبەتی لە هەڵوێستی سیاسی کۆمەڵ و لە بابەتی پەروەردەیی و بانگەوازی ئۆرگانە جیاوازەکانی کۆمەڵ و بەردەوامیدان و بەخۆداچوونەوەی نێو کۆنگرە. بەڕێزان وچانێک وەردەگرم دواتر بەردەوامی دەدەین بەو گفتوگۆیەمان کە تایبەتە بە کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کە بڕیارە ڕۆژانی 19 و 20 مانگ لە هەولێری پایتەخت لە هۆڵی مامۆستا سەعەد عەبدوڵڵا لە هەولێر بەڕێوە بچێت. دووبارە سڵاتان لێبێ خۆشەویستان بەردەوامی دەم بەو ڕووماڵەی کە لە نێو هۆڵی کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری هەمانە تایبەت بەوەی کە سبەی دووسبەی کۆمەڵی دادگەری کوردستان کۆنگرەی پێنجەمی خۆی لە شاری هەولێر دەبەستێ. مامۆستا ڕێبوار گفتوگۆیەکمان لە نێو ناوبڕەکە کرد کە پێم باش بوو هەندێک گوردەکاری داتا لە نێو کۆنگرە هەیە بە تایبەت بە ئەندامان حەزم لێ ینی هەم من هەم ئەوانی کە بیسەر و بینەریشن بیزانن فەرموو. دووبارە بەنای خی گەورە میهرەبان دەستخۆش مامۆستا محەممەد دیارە ئەندامی کۆنگرە کۆمەڵێک بڕگەی یاسایی هەیە کێمەوەکو باوەتە یاسایەکان دەبێت مامەڵێک لەگەڵدا بکەین ئەویژەوەیە کە ئەم کەسە دەبێت تەمەنی لە 8 ساڵ کەمتر نەبێت ئەو بڕگەیەکی یاسایە کە بڵین ئەندامی کۆنگرە دەبێت پێ و پابەت بێ وەکو حیزب بێمە پێ و پابەت بووینە بۆی هەندێک داتا هەیە پێم خۆشە کە ئەگەر پێتان باش بێت باسیکەین دەربارەی ئەندامانی کۆنگەر کە ڕەنگە بینەرانیش پێیان خۆش بێ کە بزانن ژمارەی ئەندامانی کۆنگرە 900 ئەندام کۆنگرەمان هەیە کەەوە وەکو باسمان کرد هەڵبژێردراوی کۆی گشتی مەڵبەند و مەکتەبەکانن ئێمە دوو بەش ئەندامی کۆنگرەمان هەیە بەشێکمان هەیە ڕاستەوخۆیە بەشێکشمان هەیە هەڵبژێردراوە ڕاستەخۆکان تاکو ئاسی ئەندام مەڵبەند ئەوانە بە ڕاستەخۆی بوون تا ئەندامی کۆنگرە هەڵبژێردراوەکان ئەوانە کە ئاسی ئەندام مەڵبەندیانە لە خوار ئەندام مەڵبەندین ئەکان لەناو ئەواندا بە پێی ڕۆژانی کە پێشتر باسمان کرد ئێمە هەڵبژاردنمان بۆ کردوون و دەنگدامان بۆ کردوون بە پێی ئەوەی کە لە ئۆرگانەکە بۆ خۆی چەند کەسێک کە خۆی هەڵبژاردووە لەناو ئەواندا دەنگدان کراوە و چ دەنگی زۆری بەرەسێناوە بۆ تا ئەندامی کۆنگرە بە کۆی گشتی هەموو ئەوانە سەر و 900 کەس هەڵکشایە بەڵێ بەڵێ زیادی کردووە ئەمەش کۆمەڵێک ڕاندی خۆی هەیە ڕەنگەیەشە لەوانە ئەوە بێت کە خەڵکێکە بێت ئەوزانە کۆمەڵ کۆتایی پێ هاتووە کۆمەڵ کۆتایی پێ نەهاتووە بەڵکو هێشتا لە سەحەکەدا لە ژمارەی ئەندامدا و لە ژمارە ئەو کەسانێکە لە پاڵ لە پشتی ئەم حیزبەنە ژمارێکی زۆر خەڵک هەیە کە ژمارەی 900 کەس ڕەنگە هەر بەزار خۆش بکە ڕەنگە حیزبیکە پارش بە خەڵک 900 کەسی بۆ کۆنە بێتەوە کە کۆنگرێکی پێ ببەسێت بەڵام ئەندامی ئێمە وەکو دوو تەفارە واز کرد ئەندامیشی خۆبەخشیشە بە دافعی مادیش نهاتۆتە پێش لە کارەکان بەڵام ئەم ژمارە زۆرە کە ئەگەر ڕەنگە هەندێک بابەتەکە تەساهولی تراکرابە لە ڕووی ڕێژەی ئەندامان بە تاتی لە ڕێخستن ژمارەکە زیاتریش دەبوو دەبوو بۆ سەروی 1000 کەس کە 1000 کەس تۆ حسابکە نوێنەری 100,000 کەسە
ئەندامی گرە هەیە کە ڕەنگە نوێنەری نزیکەی چل ئەندامی ئەندام 50 بۆ 6 ئەندام کەس یەک کەس نوێنەری هەڵبژێردراوە کەواتە ئەگەر ئەو 900 کەس یعنی تۆ حسابکە لە هەر دە کەسێک بەنوێنەرت هەڵبژێردراوە کەەوەش تعبیرە لەوەی کە 100,000 کەس بۆ زیاتر کەوە ئەو کەسانەکە وەکو ئەندام پشگیری ئەم حیزبەرەکان جگە لە لایەنگەر و لە دەنگدەر و لە هەوادار و لە خەڵکی دیکە دیارە وەکو باسمان کرد ئەم ڕێژەیە سەروی 900 کەسە لەو 900 کەسە ئێمە بەتەمەنترین کەسمان 81 ساڵە بچووکترین کەسمان 19 ساڵە کتوم چۆکپان لە 8 ساڵیەوە دەوێتە ئەندامی کۆ لە بەپێی قانونی ئەحزاب نابێت لە خوار 8 ساڵیەوە لە ئەوە دابێت لەو کۆی گشتی ئەمانە 78 کەس ئەندام خۆی هەڵبژاردە بۆ سەرکردایەتی خۆی پاڵاوتووە لەو 78 پیاوان هەشتیان دیارە ئافرەتن لەو 78 29 کەس سپێنێ هەڵدەبژێردرێت بە سەرۆکی کۆمەڵەوە دەبێتە 30 کەس واتە 30 ئەندام دەبێتە ئەندامی سەرکردایەتی کۆی گشتی بۆ داهاتووی حیزب و لە کاندیدەکان بەتەمەنترینمان 1962 بەچووترین کاندیدمان 1989 و ژمارەیەکی بەرچاو لە ئەندام بەشداری کردووە لە سێکتەرەکان بۆ وێنە ئێمە خەڵکمان هەیە دکتۆرای هەیە ئەندامی کۆنگرەیە هەمانە ژمارێکی زۆرمان هەیە ماستەری هەیە ژمارێکی زۆرمان هەیە بە کالێرۆسی هەیە تێمادایە دکتۆرە تێمان ینی ئەنوا و ئەشکاڵ ڕێژە بەشداری کردو لە ئەوە کەەوەش بۆ خۆی دەلالەتە لەوەی کە کۆمەڵ لە هەموو چین و توێژەکان خەڵکی لەگەڵە لە هەموو چین و توێژەکان خەڵک پاڵپشتی دەکات بە جایتر کۆمەڵێک داتا و زانێ ڕەنگە وەکتەڵی کات نەبێکە وەدەکاری بکەین ئەوە بکرێتەوە سپێنە بۆ زۆر بەتاتی بۆی ئەلام و بۆ ناوهۆڵی ئەو هەمە بەشداریەی ئەندامان ئەوەی کە مامۆستا ڕێبوار باسی کرد لە بڕوانامەی باڵا بڕوانامەی دیکە کەسی دیکە کە وەکو بڕوانامە هیچ بڕوانامەیەکی دیکەی نییە چی لێ دەخوێنرێتەوە بۆ حیزبێکی سیاسی ئەوە زیندوێتیە کە هەموو جۆرێک تێیدا بەشدار و حیزبێکە ئەگەر دروست بێت تعبیر دەکات لە کۆی کۆمەلگا ئەمە بگەڕێنەوە سەر تعریف و پێناسەی حزب ئەوەیە کە کۆمەڵێک خەڵکە بە دۆری بیرۆکە و بەرنامە ئاجرۆجایەک کۆ دەبنەوە بڵێ کۆمەڵێک خەڵکە ناڵێ کۆمەڵێک دکتۆرە کۆمەڵێک خاون بڕوان ماستێرە کۆمەڵێک مامۆستایە کۆمەڵێک پزیشکە کۆمەڵێک کاسبکارە نا کۆمەڵێک خەڵکیش 2000 عیبارەتە لە چی کۆمەڵێک چینی توێژ بە هەموو تەبقاتەکان بە هەموو مستەوایەتەکان بە هەموو ئاستەکانیانەوە کەواتە بڵێ فعلەن لە خۆگرتنی ئەو هەموو چینی توێژە لە هەناوی حزبدا بەڵگەی زیندوێتی حزبە بەڵگەی باغر فەراحی ئەو حزبەیە کە بتوانێن ئیستیعابی هەموو چینی توێژەکان بکاتن چکە بەخۆمان دەزانین هەر توێژێک بۆ خۆی تەبع و میزاجێکی هەیە خواستێکی هەیە تموحێکی هەیە خەونێکی هەیە خولیایەکی هەیە حزب چۆن دەرەقەتی هەموو خولیا و تموح و ئاواتانە دێتن دیارە دەتوانێتن ئەوە بەڵام دەرەوەیەکە فعلەن ڕنگڕێژی بەرنامەکانی خۆی سیاسەتی خۆی نهجی خۆی کە کەدای ڕشتووە دەتوانێت لە ناو ڕۆکی ئەو نهجەیدا بتوانانی وەڵامگۆی تەواوی خواستەکانی سەرجەم چین توێژە جیاوازەکانی بداتەوە کە 2000 ئینتیمان بۆ ئەو حزبە کردووە. کاک دکتۆر بەشێک لەوە باس کرد کە کۆمەڵێک هەڕووراز و نشێوی وای بڕیوە کە گەیشتەوە قۆناغی ئێستا بەڵام ئەوەی کە خاڵی هەرە گرینگە بابەتی سیاسەتە کە سیاسەتێکی تەواو نێوخۆیی و سیاسەتێکە کە تعبیر لە لایەن و دەرێکی و زەخت و فشار ناکە دەکرێت بڵێنەوە زیندوێتی و حیزبەیە کە ڕەنگە حیزبیت کە بەرگە و توانێت ئەو نەبی ینی بەرگی ئەو هەمە زەخت و فشارە بگرێت یاخود لە بڕیاری سیاسیدا تەواو سەربەخۆ بوێرانە بێ. بەڵێ تاوان کۆمەڵی دادگەری لە ڕۆی باڵێن ئاراسی فکریەوە وابەستی هیچ مەدرسە و قوتابخانەیەک و ئایدۆلۆژیایەکی دەرەشی نییە حیزبێکی ئیسلامی کوردی خۆماڵی و هەمیشە لە بەبارتەقاوێک کە داکۆچی لە باخو بڵێن پەیامی ئاینی هەیە و داوە و بانگەوازەکە بارتەقایەوە پەیامی نەتەوەی هەیە دیفاع لە کۆمەڵگەی کوردی خاژی کوردستان و
نەتەوەی کورد کردووە و دەشیکاو بەردەوامە بۆیە ئەگەر سیرکەین کۆمەڵ ینی ئەتوانین بڵین کۆمەڵ ئەو با بڵین باڵدارەیە کە بە دوو باڵ ئەفرێ ینی تەنها یەک ڕاندی وەرنەگرتو بەڵکو هەم ڕاندی ئاینی و هەم ڕاندی نەتەوەی هەیە ئەمە وایکرد کە بێتە خاڵێکی خۆت بۆ کۆمەڵی دادگەری کوردستان کۆمەڵ لە با بڵێن وتمان چەندین هەوراز و نشێ و چەندین وێزگەی گرنگی لە ڕابردووە بەخۆ بینەوە بەڵام جار بەجار توانیوێتی جارێککە بە شێوەیەکی خۆی نمایش بکاتەوە لە ئاسی قۆناغەکەیەوە قۆناغ بە قۆناغ بەرەو پێشتر بەرەو باشتر هەنگاو بنێت و ئەگەر سیرکەین بۆیە ئەبینین زۆر جار کۆمەڵی دادگەری هەڵوێستەکانی هەنە جار بۆ منە هەڵوێستی دەرەبڕێ هەنێک پێیان وایە کە ئەمە با بڵێن بە سوودی لایەنێک و لایەنێک پێی و دنیابینی خۆیەتی بە پێی بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بڕیانەدا ئەنجا ئەم بەرژەوەندیانە بێگومان چ هێزێک لە هەمان با بڵێن بۆ چوونی هەبێ ئەو کاتە ئەبێتە مای خۆشحاڵی و هێزە هێزەکەی دیگە بە پێچەوان و یاخود لەسەر ئاسی عراق لەسەر ئاسی وڵاتان ئەبینین کە ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیرانی زیندوو هەمیشە ئەو شایەتیە بۆ کۆمەڵ دەن کە کۆمەڵ هێزێکی خۆماڵی کوردی و وابەستەی هیچ دەوڵەت و لایەنێکی دەرەشی نییە ئەوە لایەنەکانی دیکەن سەکردەکانی لایەنەکانی دیکەن کە شایەتی بۆ کۆمەڵ و بۆ سەرۆکی کۆمەڵ دەن کە چۆن لە تورکیا دیفاعی لە دۆزی کورد لە ناو خاکی تورکیادا بەرامبەر بە دەوڵەتی تورکیا یاخود لە دەوڵەتێکی دیکە بە هەمان شێوە ئەمە پێوانە کە کۆمەڵ وابەستەی هیچ لایەنێکی سیاسی و با بڵێن ئاڕاستێکی سیاسی ناوخۆی دەرەکی نییە و هێزێکی سەربەخۆی خاوەنی بڕاری خۆیەتی خاوەنی سیاست و دنیابینی خۆیەتی سەردەمانێک بۆ نمونە لە یەکێک لە هەڵوەستەکانە کە با بڵێن کۆمەڵ پێی وابوو کە لە بەرژەوەندی کورد نییە بۆ ئەم قۆناغە گونجاو نییە لەگەڵی نەبووە دوایی زانیشمان کە هەرێمی کوردستان زەرەری لێ کرد هەو کاتێکە بەقسەی کۆمەڵیان کردایە کۆمەڵ هەرێمی کوردستان بەم ئەندازی ئێستا بێهێز و پێز و لاواز نەدەبوو بۆیە ئەبینین کۆمەڵ کە خاوەنی دنیابینی و سیاست و ستراتیژی خۆیەتی و وەبرارەکانی سەربەخۆیە و هەڵقوڵاوی ناوخاشی و ناو کۆمەڵگەی کوردیە وابەستەی هیچ ئاڕاست و سیاسەتیژی دەرەشی و ناوخۆی نییە هەمیشە ئەبینین بۆیە هەڵوێستەکانی هەڵوێستی با بڵێن ناوازن یەکەمین هێزە لە کوردستانە کە تا دەتوانێت بێتی باکوتی پەرلەمان بکە ئەم برارێکی هەم با بڵێن سەربەخۆیانەیە ئەگەر چ زۆر هەوڵدا کۆمەڵ لەو هەڵوێستەی پەشیمان بکرێتەوە بەڵام کۆمەڵ لەسەر هەڵوێستی خۆی سوور بووە خۆی تاگلایانە سەربەخۆیانە براری داوە و برارەکەشی برارێکی نەوعی بووە هیچ هێزێکی کوردستان تا ئێستا نەیتوانی و برارێکی بۆ ئاڕاستەیە بدە ئەمە دەرات لە زیندوێتی و سەربەخۆی کۆمەڵی دادگەریەکە مامۆستا ڕێبوار لە پاڵ ئەوەی کە هێزێکی سیاسی و کاری سیاسی لە هەرێمی کوردستان دەکات کۆمەڵی دادگەری بابەتی بەڕاستی پەروەردە و بابەتی بانگەواز بابەتێکە کە لە کارە هەر لە پێشینەکانێتی هەر بارەگایەژی کۆمەڵ لە هەر ناوچێکی ئەم کوردستانی هەیە خۆی لە خۆیدا ناوەندێکی پەروەردەیە کە خەڵک ئەگەر ئینتیمای سیاسیشی لە بۆ کۆمەڵ دەبێ ڕۆڵەکەی خۆی دێنێت تەسلیمی ئەم بارەگایی دەکا لۆی لە دوا ڕۆژدا لە بابەتی پەروەردەیی لی پەشیمان نەبێتەوە ئەمە دەلالەتی چییە؟ مامۆستا محەممەد بەتەکیت ئەمە دەلالەتی زۆر هەڵدەگرێت دیارە کۆمەڵ بەوەی کە پێشکەشی کردووە بۆی کە نیشانی داوە نیشانی بەرامبەرەکانی دەدەیت ئەو نیشاندانە کۆمەڵ کاتێکە نیشانی خەڵکی داوە بە شێوێکی گشتی ئەو متمانێت دروست بوو بە تایبەتی لە بوارە پەروەردەیەکەی ئێمە بارگاکانی کەمان هەرێکەمان لە بارگاکدا داوام دەکەین خەڵکێکی زۆر ڕەنگە کۆمەڵ نەبێت بۆکو ئینتیمای سیاسی بەڵام بەو خولە هاوینانی کە هەمانە بەو دەرس و دەورانی کە هەمانە لە کاتە زیازیەکاندا چەند جار دەستی منداڵەکەی گرتووە و توێتی کاکەژان من کۆمەڵ نیم بەس متمانە بە پەروەردەکەتان هەیە دەزانم کە حیزبێکن دەستان پاکە دەزانم فێڵ ناکەن دەزانم خیانەت ناکەن دەزانم کە منداڵەکەم فێری شتێک ناکەن کە سپینێ دژی خۆم بۆسێتەوە فێری شتێک ناکەن کە سپینێ جنێو بە دایک و باوکی بدارۆک و ڕەنگە هەندێک بەرنامەی دیکە هەبێت کە بیەوی ئەو کۆمەڵگای بشێوێنێت بۆیە کۆمەڵی دادگەری
یەکێک لە بنەمە ئەساسیەکانی کە کاری لەسەر دەکات بریتە لە پەروەردە و بانگەواز کە ڕەنگە تاکە حیزب بێت کەناڵی هەیە بە ناوی کەناڵی بانگەواز لە پاڵ کەناڵی سیاسی کۆکو پێیان کە کارە سیاسەکەی دەکات بەڵام ئەولانش فرامۆژ نەکردووە کە پێی دەگوتێت کەناڵی بانگەواز کەناڵی بانگەواز وەکو خۆشان دەزانێنە دروستی کردوونەوە پێی گەیاندونە ئێستا لە ناوەندا پەروەردەیەکان ڕۆڵ دەبینن لە ناوەندە داعویەکاندا ڕۆڵ دەبینن کۆمەڵ مەدرسێشی گەورە بۆ دروستکردنی کۆمەڵک زانای گەورە لە کوردستاندا و ئەو مامۆستا بەڕێزانش کە لە شوێنەکان وتار دەدەن قسە بۆ خەڵک دەکەن جێگە شانازینە بۆ کۆمەلگاکە جێگە شانازینە بۆ ئەم حیزبە سیاسیە کە پێ دەوتێت حیزبی کۆمەڵی دادگاری واگەر ئەمە وەکو دەڵێت تۆزە گورتری کەینەوە ئێمە سەرۆکی حیزبەکە یەشەکە لە کەسە دیارەکانی بواری ئاینی و بیرکردنەوەیەکی صحیحی ئیسلامی بە زمانی شیرینی کوردی کە زۆر کاریگەری هەبووە لە پەروەردەکردنی ئاراستەکردنی کۆمەلگا بە ئاراستەیەکی هاوسنگ کە ڕەنگە وەکو دەڵێ زۆرێک لە هێزی دیکە نەتوانەوە هاوسەنگی بپارێزێت بۆی هەموو ئەوانە بە دیدیەکی ئیسلامیانە کاری لە پێشینی کۆمەڵ بووە و کۆمەڵ یەکشت کە زۆر گرنگە هاوڵاتیانی کوردستان بیزانێت ئەوەیە بارگاکانی بەردەوام دەرگای کراوە بووە بۆ پەروەردەکردنی خەڵک بەبێ جیاوازیش بڕوا بکە ئێمە خۆمە لەناو دەرس و دەور و خولەکاندا بووین و لەو ئەوانە ینی نەمانگوتووە تۆ کوڕی ئەندامێک نی کە کۆمەڵ نییە دەست پێ ناڵێ نەمانگوتووە تۆ ئەندامێکی باوکت لە حیزبێکی دیکەدایە کە لەگەڵ ئێمەدانیا ئێمە دەرس بە تۆ ناڵێن بەڵکو بە ئازادی بە یەکسانی ویستمانە کە پەروەردەیەشی دروست بێت پەروەردەیەک بکە کۆمەلگاکە کۆمەلگایەک بێت دوورکەوێتەوە لە خراپە تاکێک پەروەردە بکەین تاکێکی دەستپاک بێت دایان پاک بێت و خیانەتکار نەبێت گەندەڵ نەبێت بۆی ئەگەر ئەم پەروەردەیە مامۆستا محەممەد ئەگە بینەرانی بەڕێز خۆشەویست ئەم بابەتە وەکو دەڵێ تەییدم بکەن و بڵێن فعلن وایە تەماشا بکە ئەوانەی کۆمەڵ لە ڕووی پەروەردەیەوە دروستی کردوونە لە دایرەکان جیاوازن لە قوتابخانەکان جیاوازن لە بازار لە کڕین و فرۆشتن جیاوازن لە سایقەتی لە ڕۆشتن و هاتن و جیاوازن ینی حەز دەکەی کە ئەم پەروەردەیە پەروەردەیەکی دروستە پەروەردەیەکە کە زۆر جار بەبێ کەسەکە بمان ناسێت دەڵێت تۆ کۆمەڵی بەچ دەزانێت بۆ هەڵسکۆتی کە تۆ لەگەڵ دیکەی ئەم هەڵسکۆتە چۆ سەساو دەگرێت لەو پەروەردەیەوە سەساو دەگرێت کە ئەم حیزبە کاری سەدەکە کە پەروەردەیەکی ئیسلامی و پەروەردەیەکی هاوسەنگی دروستە زیاتر و بابەت و پرسیارانە ئاراستی دووکەم کە ڕاندێکی ڕەنگە ورتری هەبێ و قسەی زیاتر هەگرێ ئەو بابەتەی کە مامۆستا ڕێبوار باسی کردەوەی کە ئەو ئەندامانەی کۆمەڵ لە هەر شوێنێکبی کە جێپەنجەی دیارە یعنی هەر بارگایەک دەگری هەر ڕێکخراوێکی کۆمەڵ دەگری لە مامۆستایان لە لاوان لە قوتابیان لە هەموو چین و توێژەکان کاری خۆی دەکا و ئەوە بە ئەرچی خۆی دەزانێت کە ڕێنیشان دەربێت چەندە ئەم تاکانە پێویستن لە کۆمەڵگە هەبن و کۆمەڵ زیاتر بەردەوامی بدا بەو کارێک کە لە ڕابردوودا کردیەتی دوجار ئەوە بە سوود و قازانجی کۆمەڵگا دەشتێتەوە بەڵێ بگومانیان ئەمە کە لە وەڵامی پرسیاری پێشووی جەنابتان کە باسمان لە پێناسەی حەزب کرد کە گوتمان کۆمەڵی خەڵک لە دەوری بەرنامەیە کۆ دەبێتەوە یان ئایدۆلۆجیایەک یان فکرێک دوجار بەرنامە چییە بەرنامە خۆ یەک پاکێج نییە کۆمەڵێک ڕاندی بەخۆوە دەگرێت کۆمەڵێک ڕگەزی تێدایە یەک لەو ڕگەزانە پەروەردەیە بەڕاستی کە ئەو بەرنمەیان هەم بەرنامەی پەروەردەیە هەم بەرنامەی فکریە هەم بەرنامەی سیاسیان تا بەنامەکان ڕاندەکان تێش بەخۆوە دەگرێتن لێرەوە بەڕاستی کە حزبێکی کۆمەڵی دادگەری کە پاشخانێکی ئیسلامیەیە بەڕاستی ئەرچێتی کە بۆدا پەروەردەیەکە تربەویەکەی زۆر جەخت کاتەوە زۆر ڕژ بێ لەسەری بۆی بتوانێتن دوجار ئەندامانی لەسەر ئەو نەرجە پەروەردەکاتن کە دوجارۆکو حزبێکی ئیسلامی مامەڵە دەکاتن بەمەش بێگومان سەرکەوتوو بۆکو برانیش باسییان کرد لە ڕێ کۆمەڵێک دەستگا و ڕێکخرا و ناوەند و مەدارسەوە توانیوێتی بەڕاستی ئەو نەرجە ئەو مەنهەجێک کە بە خۆی قەنەعاتی پێ هەیە لە ڕێی دراسات و لە ڕێی وەکو دەڵێ خولەکانەوە هەوڵی داوە کە تەرجمەی سەرواقع بکاتن و لەوێ ئەندامان گۆش بکرێتن کەەوەش بێگومان زای ئەوەی کە سوود بە خودی حزبەکە دەگەینێتن لەوەی کە ئەو خەڵکە لاسار نابێ خەڵکە سەرپێچی ناکە
ناکاتن ئەو خەڵکە شتێک ناکە کە فعلەن دوزار خراپ بەسەر حزبدا بشێتەوە بەڵکو لەس ئەساس نازێکی پاک و ڕاست ساغ دروست پەروەردە دەبێتن چۆن ئەمە دەبین بەڕاستی ئەو سیاسیانی کە ئێستاکە پەیدا بوون ئەوە کە سیاسیەکی بازرگان سیاستێکیش داماڵراو لە ئەخلاق کە پیادە دەکرێت بەرهەمی چیە بەرهەمی ئەو ناپەروەردەیەیە کە دوزار کە لە هەنای حزبێک هاتۆتە دەر کە ئیتمامی بە پەروەردە نەدا ئیتمامی بە مادامەکانی خۆ نەدا گۆش نەکردوونە لەسەر ئەخلاق و بەها باڵاکان گۆی بتوانێت دوزار ئەندامێک تەندروست فەرداتە ناو کۆمەلگا بۆ بتوانێت کۆمەلگا دوزار سودمەند بێ لێ سوپاس بەخوای گەورە کۆمەڵ توانێت وەکو مەدرسەیەکی تەربەوی توانێت کۆمەڵێک لەشکرێک لە ئەندام بڕژێنێتە ناو هەموو کوچە کوڵانەکانی ناو کۆمەلگا بتوانێت کە کارگەری دابنێت بەسەر تاکەکانی ناو کۆمەلگا بۆ دوزار کۆمەلگایکی ساغڵم کۆمەلگایکی تەندروست کۆمەلگایەک داماڵراو لە هەر بەهایەکی قێزەون ناشرین کە دوزار زیان بە خودی کۆمەلگاوە بگەینیتر کاتێک کە ئاڕاستەی ئەندامانی دەکا یعنی بە تەواو ئەرچی سیاسیان پێدەسپێری و ڕەنگە یعنی کەمتر بەلای پەروەردەی تاچی و سوودی ئەو کەسە بۆ کۆمەلگا بڕوانێ کەواتە دەکری برین ئەو جیاوازی هەیە لە نێوان ئەندامانی کۆمەڵ و ئەو ئاراستەی کە کۆمەڵ کاری لەسەر دەکات ئەو حزبانی کە توگەزان ئاماژەت پێدان ئەو هێزولیانانی کە زیاتر بە بۆدە سیاسەکەی و مەشغول نودانێ لە کاریگەری لەسەر ئەنداماندا بنێ خەڵک تاچی کۆمەلگا دابنێن ببوورە بەڕاستی توانین بڵێ حزبێکی پۆپۆلیستی نا لەسەر مۆز و شەپۆڵەکانی ڕۆژگار ئیش دەکەن دانوێ ڕۆژانە بەردەوام ئەوە دەخوات هاوڵاتیان بدەن کە ئێمە فریاد ڕستی ئێوەن کەچی هەست دەکەی کە هیچ ژێرخانێکی پەروەردەیی پێشکەش ناکاتن ناتوانێت ئەندامان لەسەر بنەمایشی پەروەردەی ساغ بنیاد بنێ نەخێر کۆمەڵ دادگەری لەپاڵ ئاراستە سیاسەکەشی ئاراستەیەکی تەربەویشی هەیە بۆی بتوانرێت هەماهنگ لەگەڵ یەکتر هەم تاکێکی پەروەردەکرا و هەم تاکێکی سیاسی و سیاستمەدارێکی داهاتوی مستەقبەلی کە بە ئەخلاق و بەها بەرزەکان و گۆشترا بێ و ئاوێتە بوو بێت بۆ بتوانێت کە لە داهاتوودا بێتە کەسێکی دەستڕەنجین و لە بنیاتنانی کۆمەلگایەکی تەندروستیش لە ڕووە دەکرێت بڵێم لە ئێستادا یعنی لە بارودۆخی ئێستا ئەو سیاسەتی کە کۆمەڵ دەیکە یعنی هەم ڕەهەندە پەروەردەیەکەی لە پلەی یەکەمدانێت دواتر بابەتی ئاراستی سیاسی ڕەنگە زیانی لە ڕێژە و بابەتی کورسی و دەنگدان ئەوە کردبی بەڵام ینی بیرروڕاکەم دروستە بەوەی کە ئەو تەمەشا داهاتوو دەکات دەیەوێ کۆمەلگا لە داهاتوودا بنیاد بدرێت دوزار ئەوە گرنگ نییە چەند کەس لە دەورتە وەکو ڕێژەی دەنگدان و دەنگدەر بەڵام ئەو مەنهەج و فکرە گرنگە کە ئەتوو هەڵت گرتیە حزب دوزار بۆ خۆی چی ئامانجیان ئامرازە حزب بۆ خۆی ئامرازە ئامانجەکە چیە ئامانجەکە ئەوەیە کە بتوانانی خزمەت بە کۆمەلگا بگەنی خزمەتیش کۆمەڵێک ڕەهەندیە کۆمەڵێک بوار و مەودایی هەیە یەک لەوان بوارە پەروەردەیەکەیە بێگومان کۆمەڵ دادگەر هەر خزمەت بە خۆی ناکە بەڵکو بۆ دروست بووە کە خزمەت بە کۆمەلگاکەی خۆی بکاتن کۆمەلگاش دوزار لە چی پێکات و لە تاکەکان پێکاتووە بە نێر و مێەوە بۆیە هەوڵی داوە لە ڕێ کۆمەڵێک مەدارس و کۆمەڵێک ناوەند و ڕێکخرا و دەستگاوە بتوانێت زۆرترین ڕێژە بەخۆ بگرێتن و دوزار بە شێوەیەک پەروەردەیان بکاتن کە دوزار ببنە هەوێنی وەکو دەڵێ خۆشببختی و خۆشگوزەرانی و هەوێنی ئاشتەوایی ناو کۆمەلگا بەخۆڵکەنێتن کاک دکتۆر زۆر جار ئەمە لەسەر ئوچ کۆمەڵ بیرسێ بەوەی کە ئێمە سیاست دەکەین وەک ئەوەی کە سیاسەتەکە کە کۆمەڵ دەیەوێ نەک ئەو سیاسەتی کە حیزبی ئەلیف دەیەوێ حیزبی با دەیەوێ فلانە وڵات دەیەوێ ئەوەی کە ئێستاش باس بکرد ڕەنگە زۆر جار ئەم سیاسەتە وای دابی کە زەرەری خۆشی بووە بەڵام تەماشای کردێ بەرژەوەندی کۆمەلگا لە چیدایە و بەرژەوەندی گشتی لە چیدایە ئایا ئەم سیاسەتە چەندە لەگەڵ شەرع دێتەوە و ئەوەی پەیڕەو کردیە نەک ئەوەی کە بەرژەوەندی خۆی لە چیدایە هاوڕای لەگەڵ قسەکەم بەڵێ بێگومان کۆمەڵی دادگەری هەمیشە هەوڵی داوە کە سیاسی بۆ ئاڕاستە بێ کە لە بەرژەوەندی کۆمەڵگەدا بێ و زۆر جار لەم پێناوشدا لە پێناوی با بڵێن کە ئەو ئامانجی خزمەتکردی کۆمەڵگەی بێتە دی باجی بە بەرژەوەندەکانی خۆشی داوە بەمانایشی دیکە کۆمەڵی دادگەری کە هێزێکی ئیسلامی دەیەوێت سیاسیی شەرعیانە بکە دەیەوێت ئەخلاق بگێڕێتەوە بۆ سیاست بە ئەخلاقەوە دەکات کۆمەڵی دادگەری وا لە سیاست تێنەگەشتەوە مانای فرتوفێڵ یاوەی کە خەڵک پێی وابێت کە سیاست تەنها چاواشەکاریە تەنها فرتوفێڵە و تەنها بۆ نمونە بەرژەوەندی خۆت سنتەرە کۆمەڵ پێی وایە کۆمەڵگە سنتەرە بەرژەوەندی گشتی سنتەرە و زۆر جار لە پێناوی ئەم ئامانجە گشتیە بێگومان یەکێ لە
بەرژەوەندی گشتەکانی کۆمەلگا کە دەیەدی بە یەکڕزی و تەبایی دێتەدی زۆر جا کۆمەڵ لەم پێناوەدا قوربانی بەخۆی داوە بۆی ئەو ئامانجی کۆمەلگا بێتەدی بەڵام ئەوە لایەنەکانی دیکەن کە لە پێناو بەرژەوەندی خۆیاندا خەڵک دەکەن بە قوربانی بەڵام کۆمەڵ هەمیشە باجی داوا لە پێناو خەڵکدا بۆ چونکە دەیەوێت بە سیازێکی حەشیمانە و تەندروست و بە شێوەیەکی شەرعیانە مامەڵە بکە کە بێگومان ئامانجی شەرعیش بریتێت لە خزمەتکردنی کۆمەلگا خزمەتکردنی تەواوی خەڵکی کوردستان نەک تەنها توێژێکی دیاریکرا خوتەنها حیزبێکی دیاریکرا بەڵکو هەموو خەڵکی بە سەنتەرگرتووە و ئەوێ لەو پێناوەدا کار و خزمەتکە و بۆیە هەڵوەستەکانیشی زۆر جار یاخود لە پێناو بەردەوام لە خزمەتی خەڵکدا بووە واگەر سەیری کۆمەڵ بکەین یاخود کە لە دەرەوە خەڵک ئێمە وێنا دەکا ئەوەیەکی ئێمە قسە و کردارمان یەک دەسیادی بۆ شوێت تێگەیشتین کە زەحمەتە و قورسیشە بەڕاستی ینی قورسیشە زەحمەتە و بگرە ئەمڕۆ سەدەمی پۆپۆلیسی و سەدەمی چواشەکردنی خەڵکە و ئیتر ئەبینین بۆ نمونە ڕۆژانە کە چۆن هەنەسەکردەمانێ خوتوکەی عاتفی خەڵکە بۆ بەرژەوەندیی کاتی بەڵام تۆ سێرکی کۆمەڵ بەردەوام ئەو قسانی کەیکا لە خزمەتی خەڵکدایە و قسێ ناکە ئەمڕۆ سوێنە پێچوانەکەی بکە یا قسێ ناکە کە کردارەکەی پێچەوانەی ئەو قسانەی بکە ئەو سیاسە بکە گرتوێتێ بەر بۆیە کۆمەڵ سیاسێکی ئەخلاقیاناکە سیاسی شەرعیاناکە و ئامانجی بریتێ لە خزمەتکردنی خەڵکی کوردستان و ئەمە بەرامبەر شایەتی ئەمە بۆ کۆمەڵی دادگەری ئەدا کە کۆمەڵ بۆ شوێ مامەڵاکە و هەمیشە ئەوانەی هێزەکان کە دێن سەردانی کۆمەڵی دادگەری دەکەن ینی بێ سڵەمینەوە و ئەزانن کە کۆمەڵ هەرچی وت بەڵێنە وعدە متمانەیە نەک تەنها قسێکی کاتی بۆ ئامۆستادێکی دیاریکراوی بەڵێ مامۆستا ڕێبەر لایەنێکی دیکە بەڕاستی کە ئێستا خەڵکی پێوەژیرە و بابەتی یعنی بژێوی خەڵکە کە کۆمەڵ خاوەنی دەستگایانەکە کە بەردەوام هاوکاری خەڵک بۆ لەم بابەتە و لە بابەتی یعنی لە ئانووساتی زۆر ناڕەحەت لە بارودۆخی زۆر سەختدا دەستی هاوکاری دیرێژکردە ئەوەی کە باسیت کرد لە لایانی پەروەردەیەکە نەپرسیە ئەو کەسە شەیە بەڵکو مەبەستەکە خزمەتکردن بووە لە لایانی تەندروستیەکەی بۆ نمونە هەموو ئەو ناوەندە تەندروستیانەی کە کۆمەڵ لە هەندێک شار و شارۆچکە هەیەتی خەڵک دەزانێت چۆن مامەڵە دەکە هەم لە بابەتە داراییەکەی ئەوە چەندە گرینگە لە بۆ خەڵک کە پشتگیری ئەم جۆرە سیاسەتە کە کۆمەڵ هەیەی لەوەی بەردەوامی زیاتر بدا بۆ بابەتە خۆی لە ئاساسدا بەڕاستیەکە دەبوو وا کە ئەو خەڵکە زیاتر پشتگیری ئەو دەستگا و ئەو ڕێکخرا و ئەو حیزبێ کردبا کە بە فیعلی لە خەمی پەروەردەی خەڵکە لە خەمی بژێوی خەڵکە لە خەمی ئایندەی خەڵکە بەڵام زۆر جار هەیە ماوەسە محەممەد بەهۆی کارگەری ئیعلام سوشال میدیا و ئەو بەڵێن سیاسەتە پۆپۆلیسی و برایان باسییان کرد کە خەڵکێک دەکەتە ژێ کاریگەری ئەم بابەتە چاکەکاریانی کۆمەڵی لەبیر دەسێتەوە بەداخەوە ئەگینا خەڵکی کوردستانی بەڕێز زۆر باش دەزانێت کە ینی یەشێک لەو دەستگایانەی کە کاریگەرێکی زۆری هەیە بریتێ لە دەستگای بەخشین و ئەو ڕێکخراوانەی کە کۆمەڵ پاڵپشتیان دەکات لە پشتینی بۆی کە پەروەردەی خەڵکەن ڕێژێکی زۆرە ینی ئێستا بۆ داتام بۆ دەڵێ بە سەدی لەکن نییە بەڵام زیاتر لە 5,000 خەڵک ئێستا لە دەرسە پەروەردەکانی کۆمەڵ سوود دەبین لە سوداسەری کوردستان کە ئەو ژمارەیەکی زۆرە و پاشان ئەو ناوەندانەی کە بەڕێز سوود باس کرد وەکو لانە پزیشکەکەی کە خۆتان دەزانن کە گلەیەکی زۆر لەسەر نرخی عادەکان هەیە لەسەر نرخی دکتۆر هەیە بەڵام کۆمەڵ لەو ڕۆژەوە وەکتەڵ کێرفێکی باشی بە خەڵک داوە داشکانێکی زۆری بۆ بابەتە کردووە ئەگە عادەیەک لە شوێنەکانی تر بە 15,000 بە 20 بە 25,000 لە کۆمەڵ ئەوانەی کۆمەڵ پشتگیری دەکات بە 3,000 دیارە یعنی بە 3,000 دیار تۆ توانی 5,000 سەدانی دکتۆر بکەی ئەمجا دەکاتە عادێکی دکتۆرێکی دیکە دەکاتە 15,000 بۆیە خەڵکی کوردستان وا باشە ئەم چاکانی کۆمەڵی لە بەرچاو بێت وە کاتێک دەستگای بەخشین هاوکاری خەڵک دەکات خۆشتان لە تەلەڤیزیۆن دەیبینن لە کەناڵەکان کاتێک ڕۆماڵی دەکەن یعنی ئەو خەڵکە بەشی زۆری خەڵکی کۆمەڵ نییە وەکۆی ئەندام و کادیر و لانگر ئەوە بێت وەک دەڵێ
فۆرمی ئەندامی هەبێ بڵێ کاکەەوە فعلەن ئەوە کۆمەڵە بەڵکو ئەساسەکە بریتە لەو سنفەی کە پێویستە ئەم کەسە هاوکاری بکرێت فەقیرە هەژارە مسکینە نەیپرسیوە ئەتۆ ئینتیمای سیاسی چا ئەو زار گۆشتەکە دەدەمێ نەیگوتۆ ئینتیمای سیاسی چا ئەو زافەدە برنجەکەی بدەمێ بەڵکو ئامانجەکە لەسەر برسیبوونی کەسەکە بووە جاو کەسە هەر کەسێک بێت کاوەش قاعدەیەشی ئیسلامیە قاعدەیەشی ئیمانیە ئەو قاعدەیە کە خی گەورە لە قورئاندا بۆی بەیان کردوین ئەو قاعدەیە کە پێ سەلەم ئێمە فێر کردووە ئەو قاعدەیە کە خی گەورە دەفەرمێت کە دروشمی کۆمەڵی دادگەریە وما ئەرسلناکە إلا ڕەحمەة للعالمین کۆمەڵ ڕێی و ڕێبازی پێغەمبەر دەگە پێ سەلەم خی گەورە پێ دەفەرمێت تۆمانە نارۆ تەنها بە ڕەحمەت دێ بۆ عالەم جا عالەمی دنیا و عالەمی قیامەتیش بۆیە کۆمەڵ وەکو حیزبێک کە بەڕاستی ئێمە ناڵێن لەگەڵانی کە باسی دەکەین بەڵێ کەم و کوڕیمان هەیە گلەیمان هەیە هەندێک غەڵەتمان هەیە و هەندێک شت هەیە کە پێویستە وەکو دەڵێت چاشیکەین ئەو دروشمەکەمان بە خۆداچوونێ بۆ خراپەکان بە خۆداچوونێ بۆ باشەکان بۆ باشترکردنی ئەمانەمان هەیە خۆمان ناڵێن کۆمەڵ هەوری دەڵێ منە هەور بێپەڵە فریشتەی بێ هەڵەیە بە تەکیز کەم و کوڕیمان هەیە و هەندێک شتمان هەیە کە بە فعلی جێگای هەڵوەستەی جدی لەسەرکردنە بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا پێویستە خەڵکی کوردستان ئەو باشانی کۆمەڵ لە پێشچاو بێت ئەو چاکانی لە پێشچاو بێت ئەوانەی لە پێشچاو بێت کە لە ڕێگای ئەم کەناڵانەوە خزمەت دەکرێت یعنی یەشێک لە دروشمەکانی ئەم کەناڵانەی ئێمە بریتە لە ئەوەیە کە کەناڵێکە شایسێ بە خێزان کاکە زۆر کەناڵ هەیە ناتوانێت تەماشایکەی ناتوانین لە منداڵەکان بیکەیتەوە ناتوانین کە میوان هەبوو بیکەیت سەر کەناڵەکان بەڵام چێ شەرم دەکات لەوەی کەناڵی پێیان لە ماڵەکەیدا بکرێتەوە چێ شەرم دەکات لەوەی کەناڵی بانگواز لە ماڵەکەیدا بکرێتەوە چێ شەرم دەکات کەناڵەکانی ناوخۆی کۆمەڵ بکرێتەوە کەوانە جێگای شانازی نانی خەڵک دەبێت شانازی پێوە بکات نەکتەنها لەسەر بەعدە سیاسەکەی کاتماوە کاک عەبدولحەکیم دوا پرسیار لەسەر ئەو بابەتەکەم ئەگەر بە خێراییش بێ جواب بدەیەوە ئەو سیاسەتی پۆپولیستی کۆمەڵ نایزانێ بیکە یاخود ئەسڵەن بە دروستی نازانێ سیاست بەو شێوازە بکە بێگومان هەموو حزبێک لە فەرەنجی خۆی دەتوانێت بەڕاستی ئەو شتان هەمووی پیادە بکاتن دوازار بۆ مەسلحەتی خۆی تحقیق بکاتن ئەمە وتمان حزب دوازار بەڕاستین ئامرازە نەک ئامانج بەڵام مەگە دوازار کە حزب لێی گۆڕا کە لە جیاتی ئامراز خۆی کرد بە ئامانج بێگومان هەموو کارێک دەکاتن کە دوازار بۆ بەرژەوەندی خۆی بەکار بێتن ئەوش بەڕاستی وا لە حزب دەکاتن حزب بەڕاستی نابود بێت بێزەوەر بێت قێزەون بێت لە ناوەسەتی کۆمەلگادا بەڵام کۆمەڵ دادگەری بهێ شێوەیەک ئەوەی لە خۆ نەوەشان تۆسکو حزب کۆمەڵ دادگەری کۆمەڵێکی ڕەسەنە بەر حزبێکی ڕەسەنە حزبێک هەڵقوڵاوی ناخی کۆمەلگایە بە خاکو خۆڵ وڵاتۆ هاتۆتە بوون و فرسیی گرتووە و گەشە و نەشەی کردو و هاتۆتە سەرواقع و لە گۆڕپانی سیاسیدا و مارەسەی دەکاتن وی بە هیچ شێوێک ئەوی لە خۆیان ناوەشێنێتەوە ئیش لەسەر وەتەری سۆز و عاتیفە خەڵ بکاتن نەخێر عقل دەدوێنێ بیر دەدوێنێتن لەسەر ساسێکی پەروەردەیەکی ڕاست درست مامەڵە لەگەڵ تاکان دەکاتن بۆی دوازار بتوانێت فعلا وەکو مەدرسەیەک بێتە پێش و ئەو خەڵکە بۆ شێوە پەروەردە بێت کە لە هەنجی خۆیدا ڕەنگڕێژی بۆی کردووە. زۆر سپاسان دەکەم بەڕێزان کاک عەبدولحەکیم زراری زۆر بەڕێز مامۆستا ڕێبوار حوسێن زۆر بەڕێز دکتۆر فاروق محەممەد کە ئەندامانی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەرین کە لەم ڕووماڵە تایبەت و دیدارە تایبەتە لەگەڵم بوون هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم هیواخوازم کە بەیانی کۆنگرێکی نەوعی و بەخۆداچوونەوە و نوێبوونەوەی و بەردەوامیەکی نوێ بێتە ئاراوە زۆر سپاسان دەکەم دەستۆش خۆش بێ سوپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان سوپاسی هاوکارانم دەکەم تا دیارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.